بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم هۆنیا خان بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. مێ دەکەین دەرفەت و کاتی یارامتان هەبێت تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. بەناوی خۆی گەورەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەران و دۆستانی پیامی ڕۆژ خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەت ئێوەدا با کۆبڵە بڕگە و بابەتەوە هاتوونەتەوە لاتان هیوادارین ئاسوودەی و ئارامی میوانی دڵەکانتان بێ و ڕۆژ بتوانن بڕڵێکی ئارامەوە سەری بابەتەکانمان بکەن. ئەزیزان کۆمەڵە بڕگە و بابەتمان وەک هەمیشە بۆ ئامادە کردوون لە ڕگانێکە ئەمڕۆ ئامادەمان کردووە. تەوەری یەکەممان تایبەتە بە بابەتێکی گرنگ بابەتێکی ڕۆژ کە ئەویش باسی ڕۆڵی ڕێکخراوەی ئیسلامیەکانە لە خزمەتکردنی کۆمەلگایە. هەمیشە ئەوەی کە دەبینین چۆنەڵی جۆرێک لە ناڕەوایی جۆرێک لە فشار دەکرێتە سەر ڕێکخراوەکان لە کاتێکدا دەبینین لە هەوڵ و خزمەتێکی باشیان بە کۆمەلگا کردووە و کاریان لەسەر پەروەردە کردووە. بۆچی هەمیشە یەکەمین کەس کە تووشی ڕخ نەدەبێتەوە ئەم ڕێکخراوانن لە کاتێکدا دەبینین کە ئەوەی دەبینێت لە کوردستان هەموو ئەو پشێوی کە دروست دەبێت لە کافتریا و لایەنەکانی شەوانە و چەندین شوێنی نەخوازراوەیە. بەڵام لە وەڵامدانەوەی ئەمەدا چەندین ڕێکخراو هاتوون پرۆژەی جوانیان پێشکەش بە کۆمەلگای کوردی کردووە و جدیدیان دیار بووە و لە خزمەتکردنی خەڵکی خۆماندا بوون. هەر بە و بۆنێ شەو ڕێکخراوی قوتابیان پرۆژێکی ڕاگەاندووە. یعنی ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئایا ڕۆڵی ڕێکخراوەکان چی بوون، ئەو ڕێکخراوە ئیسلامیان نەتوانیان چی خزمەتێک با کۆمەلگای کوردی بکەن. بەڵایزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمان باس لە بابەتێکی گرنگەکەین. ڕەنگە ئەگەر ڕۆژانە نەبێ لە مانگێکی شابێت چەند جارێک ئێمە پێویستمان بەم ڕێنمایی و بەم بەجۆرە مامەڵەکردنە بێ یاخود ڕەنگە هاوڵاتێکی زۆر ڕۆژانە پێویستی بەم بابەتە بێویش مامەڵی نێوان شۆفێری تەکسی وەروەها ئەو سەرنشینەی لەگەڵی سوارە بێت یارە لە کۆمەلگا پێشکەوتوەکان ڕەنگە گواست سەرەوە گشتیەکان وەروە هۆکارەکانی گواستنەوە زۆر بن لە میترۆ بگرە بۆ ترام و بۆ پاسی گەورە و کۆمەڵێک بابەتی تر لە کۆمەلگای کوردەواری لە شارەکانی ئەمەیە لە پاڵ گواستەرەوە گشتەکانی پاسەکان تەکسی هەیە. ئەمەش پرۆژەیەکە یاخود پرۆسەیە کە ڕەنگە ڕۆژانە کۆمەڵێک لە هاوڵاتی بەکاری بێنن وەروە ڕوبەڕووی ببنەوە بزانین چۆن وەروەها ئەبێ شۆفێری تەکسی و هەروەها سەرنشینەکەش بێکەوە مامەڵیان چۆن بێ لەگەڵ یەک زۆر جار قسەی خۆش یاخود بەسەراتی سیر و سەمەرە لە نێوان شۆفێری تەکسی و سەرنشینەکان ڕوودەدا. پسپۆڕێک لەو وارەیە کۆمەڵێک ڕێنمایی وەروە کۆمەڵێک زانیاریمان پێدەبێت. سەرتاش بابینەری گۆڕانکاریەکانی کەشوها. بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە ڕۆڵ و کاریگەری ڕێکخراوە ئیسلامیەکانەکەین لە پەروەردەکردنی کۆمەلگا و وەروها کاریگەریان لەسەر ڕەفتاری
لاو گەنجەکانمان لە نێو کۆمەڵگای کوردەواری بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. مامۆستا زۆر بەخێر بێن. مامۆستا بەخێر بێ. سپاس باوەدە بوون. مامۆستاگەلەوە دەست پێ بکەین بە گشتی ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان لە پەروەردەکردنی لاو گەنجی هاونی قوتابیەکانی کۆمەڵگای کوردەواری چۆن هەڵەسەنگێنی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وعلى آله وأصحابه ومن والاه. والله گومانی تێدا نییە بابەتی پەروەردە لە ئێستادا وەکو زۆر جارێ مەقسەمان لەسەر کردووە لە ڕاگەیاندنەکانەوە لە حافیل و لە کۆبوونەوە کۆنگەرەکاندا کە مەسلەی پەروەردە مەسلەیەکی زۆر حساس و سیارە بەتایبەتی لە ئێستادا. جانیبی پەروەردەی لای ئێمە جانیبێکی زۆر گەورە و گرنگە بەتایبەتی ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێی مهتەمین بەم بابەتەوە گرنگی و احتیمامی زیاتری پێ دەدەین و زیاتر سەرنجمان لەسەر بابەتەکانەکەت لە کۆمەڵگەدا دەوروژیاندێ زیاتر پێی کاریگەر دەبین پێی و ئیشی لەسەر دەکەین. گومانی تێدانی ڕێکخراوە ئیسلامیەکان بەتایبەتی ئەوانەی کە لە بواری پەروەردەی قورئانی و فەرموودە و ئەم بابەتەنەدا کارمان کردووە کارێکی باشیان کردووە لەسەر ڕاستکردنەوە و هەڵسانەوەی تاک لەم کۆمەڵگایەدا بەتایبەتی لە دوای ئەو هەموو قەیران و گرفت و ئاریشانەی دەخرێتە بەردەمی تاک لە کۆمەڵگەدا ئێمە توانیمانە پارسەنگێکی باش بین و هاوسەنگیەکی باش دروست بکەین لە بینی کەوتنی پەروەردە و دروستکردنەوەی تاکدا و پەروەردەی ئێمە کاریگەری پەروەردەی ڕێکخراوە ئیسلامیەکان لە هەموو جانیبەکانیەوە سپاس بەخوای گەورە بەپیدا تاکانەوەی کە لە بەردەستدا توانراوە تاکێکی تەندروست و تاکێکی بەکەڵت و تاکێکی خزمەتکار و تاکێکی هاوسەنگ دروست بکات لە کۆمەڵگەدا کە نە خێزان و نە کۆمەڵگا زەرری لێ نەکا لەو تاکاوە نەبێتە بارگرانیەک بەسەر کۆمەڵگەدا بە پێچاوانەی خەڵکێکی ترەوە کە لەم کۆمەڵگەیەدا ئیش دەکات بۆ ئەوەی تاکێکی بارگران تاکێکی پڕمەسرف تاکێک کە هەموو ژیانی پڕبێت لە کێشە و لە معانات و لە دەردەسەریکە خەڵکێک ئیشی لەسەر دەکاوە بە بەرنامە و بە پارەیەکی گەورە و زەبەلاحەوە لە کاتێکدا کە ڕێکخراوە ئیسلامیەکان یان ڕێکخراوەکانی کە ئیش لەسەر بابەتی قورئانی و فەرموودە و مەبادیئی تاک دەکەن لەم کۆمەڵگەیەدا بە کەمترین تێچوو زۆرترین خزمەتیان پێشکەش کردووە لە کاتێکدا هیچ بارگرانێکی ڕێکخراوە ئیسلامیەکان لەسەر حکوومەت و دام و دەستگاکانی ئەم وڵاتە نییە تەنها ئەوەی کە باجە دەیدا تاکی خۆبەخش دروست دەکات کەسێک دروست دەکات کە بە خۆبەخشانە بە گیانێکی لە خۆبردووانە خزمەت بە نەوەکانی ئەم وڵاتە بکەن. زۆر باشە کەواتە مامۆستا با لێرە ئەو جەخت بخینە سەر ئەو خاڵە هۆکاری ئەو تۆمەتە ناڕەوایانە چییە؟ ئایا بەڕاستی ڕێکخراوە ئیسلامیەکان ینی ئەوەی کە تۆ باست کرد زۆر بنەمای جوان بوو کە ڕێکخراوە ئیسلامیەکان بەخشیانە بە کۆمەڵگا و بە تاکی کورد کەواتە هۆکاری ئەم تۆمەتانە چییە؟ ئایا بەڕاستی ئێوە زیانتان هەبوو بۆ کۆمەڵگای کوردی بۆ تاکەکانی؟ وڵا قەناعەتم وایە جاری وا هەیە ئینسان بڕیارێکی زۆر قورس دەدا بۆ ئەوەی ئەم بڕیارە پەردەپۆش بکە قسەیەکی تر دەخاتە بازارەوە بۆ ئەوەی قورسییان ئەو فشارێک کە لەسەرتە کەمی کەیتەوە حقیقەتەن دەرچوونی ئەو بڕیارانەی کە بە زنجیرە بە تایبەتی لەو چەند ڕۆژەی ڕابردوودا بە زنجیرە هاتە ناو شەقامی کوردی و جۆرێک لە لەمسی پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگەی دەکرد کە هەمویان بە تەدریجی هاتنیانی لە دوو حاڵەت بە دەرنیە یان ئەو حاڵەتەیە کە دەتەوێت ئیدمانی خەڵک بکەی و تەشویع عەقلی خەڵک بکەی بۆ ئەوەی ئاگای لە کۆمەڵگە نەمێنێ ئاگای لەو هەموو گەندەڵی و فەساد و ئیفسادەی تاک نەمێنێت کە لە کۆمەڵگەدا دەکرێت هەم لە ڕووی اقتصادەوە هەم لە ڕووی پەروەردەوە هەم لە ڕووی دروستکردنی بازار خۆشکردن بۆ ئەو گەندەڵ کارانە یان ئەمە حاڵەتێکە یان حاڵەتێکە پلانێکی استراتیژیە کە دەسەڵاتی ئەلمانی کوردی دەوێت ئیشی لەسەر بکات بۆ مانەوەی خۆی بۆ ئیدامەدان بەخۆی دەوێت ئەم بنەمایە تۆخ بکات تۆکمەی بکات تا ئەوەی بمێنێتەوە لە هەموو حاڵەتەکاندا گومانی تێدانە بە زەردی ئەوان دەشکێتەوە چونکە تاکی مسلمانی ئەم وڵاتە تاکێکی پەروەردەکراوە لەسەر مەبادئ هەتا وەختە بڵێم بەو خەڵکانەشی کە دەنگیان بە حیزب ئەلمانیەکان داوە ڕازی نییە تۆ دەست بە هەندێک هێڵی سووربەری کە پێیان دەگوترێت هێڵە سوورەکان
ئەم هێڵە سوورانن هەموو پیاوێک ناتوانێت بیان بەزێنێ، هەموو کەسێک ناتوانێت بیان بەزێنێ. جا هەر ناو لە قەبێک لە خۆ بنێ و کەسە، یعنی بۆ نمونە مامۆستایەکی ئاینی دێتە سەر مێنبەر بە کوڵاو مێزەرێکی ئەمامێکی گەورەوە بۆ ئەوەی پەردە پۆشی بڕیارێکی قورس بکە، دێ دەست دەبا بۆ سنوورێکی قەدەغە کراوی تر کە زۆر بەدەگمەن هەیە حاڵەتی ئەوە کە لە ناو خەڵکێکدا کە قورئان بڵێتەوە دەست بەرێ بۆ بابەتە ئەخلاقیەکان یان خوا نەخواستە نیشانەی ئەخلاقی لەسەر ثابت بوو بیان جێگیر بوو بێ کە ئەمە دەکرێت لەو ناوەندانەدایان لەو شوێنانەدا شتێکی وا بیندرابێت کە فڕیان بەسەر ڕێکخراوە ئیسلامیەکانەوە نییە. بۆیە بە شوەیەکی گشتی ڕێکخراوە ئیسلامیەکان جگە لە جوانی پێشکەشیان نەکردووە، جگە لەوەی کە تاکێکیان دروست کردووە کە تاکێک بێ کەمترین تێچوو بخاتە سەرشانی حکوومەت. کاکە خەڵک هەیە معتاد دەکرێت تلیاک خۆرەکان قوربەسەر بوون لە وڵاتەدا لە وڵاتانی ئێمە خەریکە پەری پێدەدرێت ڕەواجی پێدەدرێت باشە خەڵکێک کە عارەق خۆر بێ کە جگەرە خۆر بێ لانی کەم چ تێچوویەکی هەیە لە کۆمەڵگەدا زۆر باش لە کۆمەڵگەی ئێمە لە کۆمەڵگەی بڵێن خەڵکی جەماوەری موسڵمانەوەی کە تەمەسوک دەکەن مامۆستای بەڕێز بە مەسەلەی قورئان و فەرمودەوانەوە هەر لەوێەوە لە بچووکەکان و دەست پێ دەکەن کە کەمترین تێچووی هەیە بەڕاستی حکوومەتیش بۆ خۆی باشە. کاتە بۆی بگەمە نەتیجەی پرسیارێک ئێوە پرسم مامۆستا، ئێوە وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان کاتێک گەنجێک دێتە لاتان دەستی گەنجێکەگرن ئەگەر ئەوە بۆم بژمێر چی ئەەکەن ئەوە چی بووەکەن؟ تاکێک کە ئێمە دێنین بۆ ناو بازنەی کاری خۆمان زۆر ئیشی بۆ دەکەین، یعنی لەوە دەست پێ دەکەین کە پێی دەڵێین ئەی تاکی بەڕێز تۆ پێویستە خاوەنی ئینتیمابی، ئینتیمات هەبێ بۆ خوا، ئینتیمات هەبێ بۆ نیشتیمانەکەت، بۆ خێزانەکەت، ئینتیمات هەبێ بۆ خوێندنەکەت، خاوەنی ئیرادە و متمانە بە بەخۆت. تۆ پێویست یعنی کۆمەڵگە پێویستی بە تۆیە ئایندە تۆ بنیاتی دەنێ. ئێمە ئەوانە فێری تاک دەکەین هەرچی خولی پەرەپێدان و تەنمی بەشەری هەیە لەم وڵاتەدا بە ئەکثەری لە لای ئێمەوە ئاراستی کۆمەڵگەی کوردی کراوە لە دروستکردنی تاکێکی خاوەن ئیرادە، لە دروستکردنی تاکێکی سەرکردە، لە دروستکردنی تاکێکی دەستپاک، لە پێشکەشکردنی مامۆستایەکی تەندروست، لە پێشکەشکردنی دکتۆرێکی خاوەن ئیرادە و ئیمان، لە پێشکەشکردنی مۆهەندیسێکی خاوەن ویژدان. یعنی ئەمانە ئێمە پێشکەش باشە. کاتە ئێوە وەکو ڕێکخراوی ئیسلامیەکان خەڵکتان کۆ کردێتەوە تێکەڵیاکەن و توزانم گۆرانی بێژێک بێن بۆیان گۆرانی بێن. خۆی بۆیە من ڕاستی لە سەرەتای قسەکانمەوە زۆر تەرکیز دەخەمە سەر تێچوو، چونکە بەڕاستی مامۆستا جەنابتان ئاگادارن لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر ئەوە دەبیستن لە دنیادا پارێکی گەورە و ئیملاق بۆ ڕووبەڕبوونەوەی تاوانەکان سەرف دەکرێت. تەنانەت من لە ئەمریکا ئەوەی متابعام کردووە ساڵانە زیاتر لە 100 ملیار دلار تەخمین دەکرێت بۆ ئەوەی ڕووبەڕووبوونەوەی ئەو تاوانکاریانەی کە لە وڵاتەکەیدا ڕوودەدات. لانی کەم هەموو ساڵێک نزیک بە 1 ملیۆن تاوان و جەریمە مامۆستا ڕوودەدات. ئەم ملیۆن تاوانە چێ دەیکات؟ تاکێکی ینی ئینهیاری، تاکێک کە فەشەل هێناوە. تۆ دێ ئەم تاکە ڕاست دەکەی بۆی وڵاتێکی ئینهیاری، تاکێکی ئینهیاری لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی سایکۆلۆژیەوە، لە ڕووی دەرینی نەبێتە بارگرانێکی گەورە. ئێمە ئەوە دەکەین. زۆر باشە. ماوەستا ینی بەڕاستی من مەبەستم لەم پرسیارە بوو ڕەنگە وەڵام هێنێک پرسیارەکان لای خۆمە بێ. تەپڵەکی جگەرە لە ڕێکخراوەکانیەوە یا هەیە؟ گومانی تێدا نییە، یعنی زۆر بەدەگمەن هەیە، نەخیر ئەوە هەر مەحاڵشتیوە، هەر زۆر بەدەگمەن هەیە کەسێک لای ئێمە ئیش بکات گەرەک بکێشێت. زۆر بەدەگمەن لە باڵکۆنەکانیش نێرگەلیان بۆ دانانێن. بێگومان نەخیر. دەکەواتە سە پرسیارەکە بێ مامۆستا گەنجەگێتە لایەوە. جگەرە ناکێشێ، نێرگەلە ناکێشێ، بەدڵنیا خواردنە کوحولیەکان ناخواتەوە، نایان بەنە بۆ شەوە ئاهەنگ و کۆنسێرتیان بۆ ناکەن. لەولاوە باست لە خوێندن گرنگیدان بە خوێندن ئینتیمای نیشتیمانی ئیمتینای دینی. من ئێستا ئەمە پرسم بەڕاستی بۆ لێتانە ترسن؟ ئەم ترسە لە چیەوەی ئەم هەموو منافەسە و تعلیق و بوختانە بۆچی؟ بۆ ڕێکخراوی ئیسلامیەکان ئامانجن؟ پرسیارێکی وەجیهە و پرسیارێکە جێگەی هەڵوێستەکردنە لە دوولایەنەوە. یەکەم ڕێکخراوی ئیسلامیەکان هەڵوێستی لەسەر بکەن، دووەم بەڕاستی هەموو ئەوانەی کە پێیان وایە نیشتیمان و گەل ینی تاکی ینی وەکو بڵێ فەرد نەکەوێت، کۆمەڵگە نەکەوێت، میلەت نەکەوێت، پێویستە بۆ هەڵوێستە لەسەر ئەم پرسیارە گرنگە بکە. ئێمە ڕێکخراوە ئیسلامیەکان بۆ خەڵک لێمان دەترسێت؟
لەبەرەوەی خەڵک ینی زۆر جار ینی دەیانەوێشتی خراپتر لەوە کە لانی ئەخلاقیە بیدەنە پاڵت کاکە ئەمە ئێڕهابە توندوتیژیە تیرۆرە نازانچی ئەمانەش دەخەنە پاڵەوە لە ڕاستیدا کە هەموو بارەگا ئیسلامیەکان بگرە لەوانەیە 20 چەکیان تێدا نەبێت بە ئەحزابی ئیسلامیشەوە ئەوەی ئەحزابی ئیسلامی یعنی ئەگەر ئەمە ئیشی من نییە قسەی لەسەر بکەم ئەحزابی ئیسلامی چەکدار هەبووە کاتێک کە دەڵێن حکوومەت یاریان پێکێنرا هەموو چەکەکان فەرمو تەسلیمی حکوومەت دەکاتەوە ئەوە دروستکردنی ئینسان ئەوە دروستکردنی تاکێکە من دەڵێ چەکە مەڵگرتووە تا ئەو شوێنە کە پارێزگاری پێ لە میلەت بکەم کە ئێستا دەڵێن سەربازی خۆم هەیە و پێشمەرگەی خۆم هەیە و ئینتیمای نیشتیمانی دروست دەکەم و هەموو دەبێتە پۆلیسی نیشتیمانی دەڵە فەرمو چەکەکە بەس ئەحزابی ئەلمانی تر هەیە زۆریش بچووکە نمایشی گەورە دەکرێت لە ڕووی سەربازی و چەکەوە یعنی ئەم بەراوردکاری پێویستە تاک لە کۆمەڵگادا بیکە بۆ ئەم خەڵکە لە ئەحزابی لە منظماتی ئیسلامی لە ئەحزابی ئیسلامی دەترسێ هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی تاکێکی پاک قبوڵی پیسی ناکە تاکێکی پاک ناتوانێت مەدار بکە لەگەڵ پیسی و گەندەڵیدا تاکێکی دەست بە دەستنوێژ ناتوانێت لە مەدانێکی یان لە شوێنێکی پیس ئیدارە بکات پێویستی بە خاوێنکردنەوەی پێویستی بە خاوێنسازی ڕوح و دەروون و جەستەی هەیە بۆیە ئەم تاکە پاکانە دوجار دەبنە خاوەنی ئەم وڵات دوجار خاوەنی ئیدارە و ئیرادەی ئەم وڵاتن ئایندە بۆ خەڵکی پاکە لە هەموو دنیا داوایە دەبێ ئەم ڕۆژ نەبێ سپەی ئەم ئیرادەیە بکەوێتە دەستی خەڵکێکی پاکەوە دەی خەڵکی گەندەڵکار خەڵکێک کە ئاوێتە بووە لەگەڵ بەرژەوەندی شخصی و ئەنانیەکانی خۆی ڕازی نییە بۆی کە تۆیەکی پاک ببێ مدیری مەکتەبێک ڕازی نییە بەوەی کە کەسێکی پاک ببێتە مدیر ناحەیەک ڕازی نییە بەوەی کە کەسێکی دەست بە دەستنوێژ سوزدەبەر ئامادەبوو لە مزگەوتەکانی ماڵی خوادا ببێتە محافیز و قایم و چوچی دێ ئێمە ئیشمان کردووە لەوە خەڵکی دەست بە دەستنوێژ مامۆستا بێ خەڵکی دەست بە دەستنوێژ مدیر بێت خەڵکی دەست بە دەستنوێژ پلە و پۆستی هەبێ کەسێک کە دەچێتە پەرلەمان کە کوتی ئەڵڵاهو ئەکبەر کۆبوونەوەی پەرلەمان بەجێ بێڵێ کاتێک کە کەسێک مامۆستا ئەمە پەروەردەی ئیسلامی ئێمەیە کەسێک ئینتیمای بۆ خوانە بێ قەت ناتوانێت ئینتیمای بۆ خودی خۆشی هەبێ ناتوانێت ئینتیمای بۆ نیشتیمانەکەی هەبێ کەسێک کە خاوەنی ناسین و معریفەی ئەڵڵا نەبێت کە خاوەنی هەموو پێکاتەکان و هەناسەکان زۆر جار من لە قوتابخانەمە بە تەڵەبەکانم دەڵم توخوا چێ هەیە دایک و باوکی تۆی خۆش نەوێت یعنی من کە دێمە دەرەوە لە ماڵەوە مناڵەکانم لە هەر یەکسەر لە دڵمدان خۆشەویستیەکانە کە دەچم بۆ قوتابخانە بۆ ئیشەکەم منداڵەکان لە دڵمدان بەڵام نازانم کە دێمەوە مناڵەکەم بردوویان نازانم حاجەتی چی بووە باماشی و مناڵەکە شەروایە دەڵم ئەرە کوڕینە کچینە هەر بەجددیەوە کە لە ماڵ دێنە دەرەوە دایکێت باوکت ئێستا دەزانێت تۆ لە چه حاڵێک دای نەخیر دەی بابەجیان بزانە خوا دەزانێ تۆ ئێستا حاڵەکەت چۆنە کام هەناسەیە دەدەی کەی دەمری کەی دەژی هەموو حاڵەتەکان لە دەستیەوەدا بۆیە ئێمە تاکێک پەروەردە دەکەین ئەم ڕاقەبێ بەسەر خۆی بزانێ کە لە هەموو دەستگایەکی چاودێری ورترە دەقیقترە ڕاسترە پارێزگارترە بۆیە پێمان وایە ڕێکخراوە ئیسلامیەکان ئەوە قسێکی زۆر هەڵ و گەندەڵکارانەیە کە ئەوتۆمەتە بدەیە سەر ڕێکخراوە ئیسلامیەکان کە پێت وایە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی چی و چیەوە تێوەگلاون نا دەکرێت بڵێن ڕێکخراوە ئیسلامیەکان زۆر هەژار و فەقیرن چونکە بەشدارنی لەو گەندەڵی ئەم وڵاتەدا چونکە لەم گەندەڵی و دەزیکاری ئەم وڵاتە ناخۆن کاری خۆبەخشی دەکەن کاری فیداکاری لە پێناو دروستکردنەوەی میلەتێکی خاوەن ئیرادە دەکەن باشە ئەم خەڵکەی کە دێ بۆ شەقام و دێ مشارەکە دەکات لە چالاکیەکانی ئێمەدا چیمان پێداون خۆ ئەو خەڵکەی ئێمە نییە بەتەنەیە خەڵکی یەکێتی تێدایە پارتی تێدایە بڕوا بکە خەڵکی تێدا بۆ وەلا شوعی بۆ بە ماڵە لە ئەسڵدا هاتوو تاقیکردنەوە ئیشەکانی ئێمەی کردووە دەیەوێت ئێمە بناسێ دەیەوێت بێتە گەڵ ئێمە لێمان نزیک بێتەوە دەی ئێمە ئیش دەکەین بۆ ئەوە تاکێک دروستکەین کە ئینتیمای ئێمەی هەبێ وەکو ئەوان ئیش دەکەن کە بەدەری جەنابەت فەرمووت کە نادیەکان و مەلهاکان و کە بە ڕۆژ ڕووناکدارە بەداخەوە خۆ ئەمن نیم ئەم شەم هێناوە ئەو هەموو دیسکۆی لە وڵاتە کراوەتەوە چێ کردوێتەوە شەقامێک نییە لە هەولێر و سلێمانی کۆڵانێک نییە دیسکۆیان تێدا دروست نەکرد بێت خۆ ئێمە دروستمان نەکردووە ئێوە دروستان کردووە ئەوانن دێن مۆدێل دروست دەکەن کەچی ئەوان دێن تەشوێ عەقڵی ئێمە و تاک دەکەن مۆدێلەکان دەبێ ڕابژیرێنەوە با بگیان خۆ ئێمە نەمان هێناوە
ئەوە تۆی هێناوتە ئەوە توی بازارکردنی بۆ دەکەی ئەوە توی تاکێکی مسلمان تەشوێ عەقڵی دەکەی منێکی مسلمان چ دەستێکم هەیە لە فەساد و گەندەڵی ئەم وڵاتەدا لەبەر ئەوە مامۆستای بەڕێز ئەم دەسەڵاتە کە شەرم دەکات لە بوونی تاکێکی خاوەن ئیرادە لەبەر ئەوەی گەندەڵیەکانی کۆتایی پێدێنێ و یەقین و دڵنیایش دەدەم خەڵکی باش بەرەو لوتکە دەڕوە بەرەو سەرکەوتن دەڕوە و دەبێت وەکو چۆن سوپاسی پەرلەمان دەکەین دێرەوە کە هەموو فراکسیۆنەکان یاسای پرۆژەی خێزانیان ڕات کردەوە و قفڵ کرا و دەبێ ئەمە وەکو گوتراوە پند بێت بۆ ئەوانەی کە بیر لەوە دەکەنەوە خێزانی کوردی خێزانی دەست بە دەستنوێژی مسلمانی کورد بەرەو ئاراستەیەکی خراپ بەرن کەس قۆبۆڵی نییە ئێمە هەندێک هێڵی سوورمانەیە نابێ و هێڵە سوورانە بپەڕێنین ئەم هێڵە سوورانە دروستکردنی تاکێکە بە خوێن و عارەقە و تەمان ئەم میلەتە پاراستوێتی لە نەوت لە سەرۆتی ئەم وڵاتە لە دەستکەوتەکانی لە تاعینبوونی گەنجەکانمان لە هەزاران و سەدان هەزار گەنجی بێئیشی وڵ ئەم وڵاتە ئەو هەموو گەنجە خێر لە خۆنە دیوەی کە بەرەو تاراوگە سەری خۆی هەڵگرتووە ئەمانە دەبێت دوجار چۆن ئەم سنووران تان بزان نابێ ئەو سنوورەنە ببەزێنن کە تاکێک نانتان نەدایە قوتتان نەدایە خێزانداریتان بۆ پێک نهێنا ماڵی ژیانتان بۆ پێک نهێنا ڕێتان لە هەموو خۆشیەکان لێگر نابێت دەست بۆ سنوورە قەدەغەکان بەرن کەس مەبدە و دینە بۆیە ئەمە پێم وایە تاکی کورد تاکێکی وشیارە زۆر بە ئاسانی تەسلیم نابێ خۆتان دەزانن هەر لە سارەتای 2000ەکانەوە کاتێکە ئیهانە بە پێغەمبەری خوا دەکرێت صلی الله علیه وسلم بە سەدان هەزار کەس شەقامەکان پڕ دەکا هەر کاتێک کە مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێ دەکا خەڵک شیرنا و ماڵی خۆی دەبەخشێ لە پێناوی ئەو ڕۆژەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیدا لەدایک بووە خەڵکێکی ناشی بەم وڵاتە دێ فکرێکی گەندەڵ و بۆ گەنی خۆی بڵاو دەکاتەوە باخێ ئەپڵاوانە وەکو بڵێ خەونی عشترانەیەوە بە ئاسانی بتوانی تۆ تەشوێ تاکێکی مسلمان بکەی و دەستبەری بۆ مەبادی و پیرۆزی و قودسیەتی ئەم میلەتە کە مەبدە و دینە ئەم شتێکی سنووردارەوە پێم وایە لەم شتەدا پشت بەخوای گەورە هەمیشە ئەو کەسانە فەشەل دێنن مامۆستا ئێوەکو سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە نمونەیەکن لە ڕێکخراوە ئیسلامیەکان وڵامتان بۆ ئەم ناڕەواییانە چییە؟ وەڵا ئێمە لە ساڵی 2007ەوە بەردەوام دژی هەموو ئەو تەشویە و ئەو هێرشە ناڕەوانەی کە لە ئەوروپا و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بۆ سەر پێغەمبەر ماسە سەلەم کراوە بەپی ئەو ئیمکانیەتەوە ئەو بوونیەتەی کە ئێمە هەمان بۆ بەردەوام وەڵامی خۆمان هەبوو لە کۆمەڵگەی مسلمانی خۆماندا و سوپاس بەخوای گەورە کۆمەڵگەی مسلمانی خۆمان بەردەوام جوابی داوینەوە بەردەوام لەگەڵماندا بووە لەوەی کە کاتێکە لە ئەوروپاوە هێرشی ئیهانەکردن و شکاندنی کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەست پێ دەکات کەوا کاریکاتێر و ڕسم لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڵاو دەکرێتەوە ڕێکخراوی قوتابیان بڕیاری پرۆژەی دۆستانی محەممەددا صلی الله علیه و سلم کە لا یەزال تا ئێستاش ئیدامەیە و بەردەوامی هەیە بەڵێ لەو کاتەوە ئێمە دەستمان پێ کردووە هەر شوێنێک پێویستی بە وەڵامدانەوە بێسوپاس بەخوای گەورە کارمان لەسەر کردووە و پرۆژەی تۆکمەمان پێشکەش کردووە تەمان گومانی تێدانیە ڕێکخراوەکانی هاوفکرەمان بە هەمان شێوە هەمان ئەو کارایان کردووە ئێمە لە ئێستادا پرۆژەیەکی گەورە و سەرتاسەریمان ڕاگەیاندووە کە سوپاس بەخوای گەورە کە هەر لە شەوی یەکەمی ئەم شەو کە دوێنێ ڕامانگەیاند هەر ئەم شەو بە سەدان کەس ناوی خۆی تۆمار کردووە کە ئەمە جێگەی دڵخۆشیە پرۆژەی میهادمان هەیە پرۆژەی میهاد بۆ لە بەرکردنی سوڕەتی ئەڕەحمان کە ئەم سوڕەتە بە تەفسیرەوە طبعا تاقیکردنەوەیەکی تێدا دەکەین لە 28 دە ئینشاءڵڵا پشت بەخوای پەروەردگار ئەم پرۆژەیە بۆ وەڵامی ئەو کەسانەیەکەوە پێیان وایە مەداریسە قورئانیەکان دەبێت دابخرێن ئەگەر ژوورەکانمان لێدا بخەن شەقامەکان ئێمن ئەگەر شەقامەکانمان لێداخەن نیشتیمانی کوردستان هەمووی ئێمەیە هەمووی خۆمانە هەمووی بێ خۆمان دەزانین خەڵکی مسلمانی کورد پابەندە ملزەمە بە پاراستنی هەر دەقێکی قورئانیەوە هەر ئاەتێکی قورئانیەوە کەسێک لەم وڵاتە وارد نەبووە بەو پەڕی ئەلمانیەوە تا دەگاتە لوتکەی ئیسلامیەکان کەسێک دەست بەوە بەرە ئیهانە بە ئاەتێکی قورئانی بکە وەڕێگرتنیش لە تەدریس و تەڵەبە و فێرکردنی قورئانی بەڵێ کاتی خۆی زەختێکی زۆر لەسەر ڕێکخراوی ئیسلامیەکان دروستکرا بە داخستنی مزگەوتەکان بەداخەوە دەرگای مزگەوتەکان گیرا بەڵام بارەگاکان بوونە ماڵەکان بوونە شوێنی تەدریس و پێگەیاندن بە سەدان ماڵ وەکو بگرە بە هەزاران ماڵ لە وڵاتەدا تەڵەبەی قورئانی تێدا پەروەردە دەکرێت
بە سەدان بگرە ئیشاءالله پشت بەخوای گەورە لایەندا دەتوانین بڵین بە هەزاران کەس خەریکی کاری قورئان و تەدەببور و لەبەرکردنی قورئانە بنکە و مەداریسی زۆر هەیە کە لەم بوارەدا ئیش دەکا کە بە سوپاسەوە دەبێ ئەوەش بڵین کە وەزارەتی ئەوقاف خۆی ڕایگەیان ئێمە بە سەدان بنکەی تەحفیزی قورئان و لەبەرکردنی قورئانمان هەیە بە سەدان حوجرە هەیە لە وڵاتەدا کەواتە ئێمە یەک پاکێجین لە پارێزتنی قورئاندا یەک پاکێجین و نابێ بهێڵین خەڵکێکی مەسلحەتی و بەرژەوەندی خواست ئەم یەک پاکێجێت یەکدا و ئەم هاوکۆکیە لە ناو نەتەوەی کووردا بە ئاراستەیەکی پێچەوانە بێت و دژایەتی لە بینی هەموو تاکێکی ئەم وڵاتە دروستکە ڕیزی مزگەوتەکانمان کەس تعریفی کردووە ئەوە فلان حیزب و فلان حیزبەیە هەمومان لاق بەیەکەوە دەدەین و چۆکەکانمان بەیەکەوە دەدەین کەس گوتوویەتەوە یەکێتی و پارتی و ئیسلامی و کۆمەڵ و چیەیە نە ئێمە بووینە یەک پاکێج هەر کەسێکیش دەست بەرێ بۆ پاکێجە هێڵی سوورە وەرەی قوبوڵ ناکرێت زۆر باشە مامۆستا کە باس لە کاری ئیسلامی ڕێکخراوی ئیسلامی وشەی ئیسلامیەت هەمیشە دوو بابەت دەوروژێنرێ ڕابێکی فکری زۆر قورس لەسەرم دوو بابەتەیە یەکێکیان چەک و تند و تیژی و کاری تیرۆریستی دووشیان خواردنی مافی ژنان و ئافرەتان بەڕاستیم نەوێەوە لێ پرسم بەڕێز وەکو سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکی لە ڕێکخراوە گەور و کاریگەرەکان چەگەڵەگری بگومان چەکی من پەروەردەکردنی وڵات پاسەوانت هەیە پاسەوانم نییە ڕێک هاو سەرۆک سکرتێری ڕێکخراوەکانی هاوشانی تۆهی بابەتەکانی تر من خۆم بە چاوی حەیبینی ومە هەم پاسەوانیشان لەگەڵ هەم چەکیشان پێ ئێوە ئیسلامی چەکتان پێنی ئەلمانەکان چەکیان پێ هەن نتوانی شایەتیەمان بۆ دەبینی بێتت بە چەک و پاسانەوات من بۆلاتان وەڵا ئوستاز ئێمە لە سیارەکەمانەوە هەتا دەگاتە بیناکەمان هەتا دەگاتە کەسایەتیمان لە پارێزبەندیتەوە خۆ دەورەی چەک فێرکردنیش ناکەنەوە بۆ قوتابخانە گومانی تدانێ نەخی زۆر باشە ئامانجەکەی منیش لێرە ئەمە بوو تا ئێستا هیچ سکاڵایەکی یاساییتان لەسەر خانمەیەک لە یەکێک لە ڕێکخراوەکانی قوتابیانی کوردستان بڵێ من چوومەتە ئەوێ بۆ نمونە ئیسعاج کراوم ناڕەحەت کراوم هەڕۆشێک ڕوویداوە تا ئێستا هیچ کاتێکی وا هەبووە گومانی تێدا نییە کچان لە لای ئێمە قوتبی ئیشەکەن کەس هەبوو بێت لای بەڕێزە گلەی بکا بڵێ لە فلان ڕێکخراو لە فلان شوێن من کچێکم چێوەی ئیسعاج کراوم گومانی تێدانێ خۆی ئەمە حاڵەتێک هەیە حاڵەتی میثالی دروست نەکەین کە پێی بگوترێ فریشتە ئێمە بەشەرین مەمە بەندەی خۆین وەکو دامەزرا و مؤسسە ئەمە وەکو مؤسسەکە هەتا ئێستا مەبەستم ئەوەیە یعنی ئەم حاڵەتەی کە پێی دەگوترێ وەسفکردنی کاری ئیسلامی نەبێتە حاڵەتێکی میثالی بەڵام تەحەدا دەکەین من نزیک بە 20 ساڵ و زیاتر لە 20 ساڵ لە کاری ڕێکخراوی قوتابیاندا ئیش دەکەم هەتا ئێستا بە هەموو ئەو سکرتێرانەی کە تێمان پەڕاندووە بە هەموو ئەو کار ئیداریانەی کە کردومانە یەک حاڵەتی بچووکیشمان نەبینیوە کە تەحەڕوشاتی تێدا بێ بۆ سەر ئەندامانی لە ناو بارگاکانماندا کرا بێت و ئەمانە بەڵام ئێمە نەک هەر ئەوە نەبووە بەڵکو دروستکردنی ئەم ئافرەتانەی کە زۆر جار خۆیان لێ بزر بووە ئێمە هاتوین کەسایەتیمان بۆ بنیاد ناونەوە ئێمە کردومانە کەسایەتێکی گەورەی نیشتیمانی ئێمە هاتوین لە زانکۆکاندا لە ناوەندە ئەکادیمیەکاندا کردومانە خاوەنی ئیرادە و بوونیەتی خۆیان ئەمن قسەیەکم ئیشارەت پێدا کەمێک لە ڕێکخراوەکان لەم وڵاتەدا جگە لە ئێمە و لە هەندێک ڕێکخراوی هاو شێوەمان دەوراتی تەنمی بەشەریان هێنای ئەم وڵاتە من ئاگام لێیە ئەو کاتە مناڵ بووین لە ساڵی 2003 و 4 و 5ەوە دەورەی تەنمی بەشەری لە وڵاتەدا بۆ ئێمە دەکرایەوە بەڕواب کە خەڵک نەیدەزانی تەنمی بەشەری چش ئێمە ئافرەتانمان فێری قیادەکردن و سەرکردایەتی دەکرد خەڵک دەورەی کۆنسێرتی گۆرانی بێژی لە تەلەڤیزیۆنەکانەوە ڕادەگەیان ئێمە فێری پێشەنگایەتی و پێشبڕکەی سەرکردایەتیمان دەکردن ئەوان دەهاتن لە بەرنامەکاندا نمایشیان دەکردن بۆ کاری جۆر بەجۆر بە هەر حاڵ ئافرەت لە لای ئێمە و تاگ لە لای ئێمە قیمەتی هاوسەنگی هەیە و قیمەتی خۆی لەو شوێنەیە کە وەکو بڵێ لە لووتکەدایە بە تایبەتی ئافرەت لە لای ئێمە ئەوەندەی احتیماممان لەسەر پەروەردەی ئافرەت بۆ خۆتان دەزان لە ڕاگەیانەکان ئەوە بینداوە ئەو هەموو ئاهەنگی شکۆی حیجاب و سمبولی نور و ئەو هەموو ئاهەنگی کە پێشکەش بە ئافرەتانمان کردو بۆ پارێزبەندیە حیجاب چییە؟ حیجاب پاراستنی ئافرەتە لە هەر تەحەڕوشێکە لە دەوروبەر و لە کۆمەڵگادی کردە سەرێ نمونەمان هەیە لە ئەڵمانیا ئافرەتێک ئێستا ناوی لە خۆناوە مەریەم دەگێرێتەوە دەڵێت من هەموو ڕۆژێک کە دەچوم بۆ جامیعە کوڕەکانی جامیعە تەحەڕوشیان پێ دەکرد
ڕقم لە دوو کچی عەرەب بوو کە لە زانکۆکەم دەیانخوێن زۆرم ڕق لێیان بوو حیجابێکیان دەکرد حیجابێکی زۆر جوان بەڵام بەڕاستی بە دڕ ڕقم لێیان بوو لەو کاتەدا سیرم دەکرد ئەم دوو کچە ئەوەندە خەڵک خۆیان لێ دەپارێزێ سەر نزم دەکەن لە ئەڵمانیا ئێرەشنا بەڵام کە من بەلایەندا دەڕۆم تەحەڕوشم پێ دەکەم دەڵێم منی شەر بەفشە چوم ئەم حیجابەی ئەوانم لەبەر کرد هاتمە ناو جامیعەوە هەمان ئەو کوڕانەی کە دوێنێ تەحەڕوشیان پێ دەکردم سەریان نزم کرد ئەم بوو بە هۆکاری هیدایەتی من حیجاب پارێزبەندیە حیجاب دروستکردنی شوناسی ئافرەتە بە دەردی یەکێک لە قیادە ئیسلامیەکان شتێکی زۆر جوانی گوت لە ئیسلامدا بەهۆی سەرکردنەوە هیچ جزایەکدا نەنراوە ئەمە زۆریمان لە هیچ کەسێک کردووە کە حیجابی بکەینە سەر یان کە ئێمە پرۆژەکە ڕادەگەین خەڵک بە شانازیەوە دەڵێ ماوەسا فڵان ناوم تۆمار بکە من دەمە حیجاب باڵا پۆش یعنی ئەو خەڵکی کە بووە باڵا پۆش نەچوین لە دەرگای هیچ کەسێکماندا بێ بەس پرۆژەکەمان ڕاگەیاندووە بە سەدان و بە هەزاران کەس تویانە کاکە ئێمە مشارەکە دەکەین و بەشداریتان لەگەڵدا دەکەین و بڕیار دەدەین ببینە باڵا پۆش خۆی ئەمەیە کە پێی دەگوترێت ترس و بیم لە دڵی خەڵکدا کە خەڵک بۆ خۆی دڵ بۆ ئێمە دەگاتەوە بە دەردی جەنابەت فەرموود نەچەکمان هەیە نەپارەمان هەیە نەدەسەڵاتێکمان هەیە کە سەرکوتکەر بێت ترسێنەر بێ بەڵکو ئێمە دەسەڵاتێکی ناخیمان هەیە کە تاکی پێ دروست دەکرێت کە ئینسانی پێ دروست دەکرێت کە وەلا و بەڕای پێ دروست دەکرێت کە موحیبەتی پێ دروست دەکرێت زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوەی قوتابیانی کوردستان سپاس بۆ کاتی بێ ببەخشی زۆر سپاس بۆ بەڕێزی سپاس دەکەین مامۆستاگیان دەستکان خۆش بێ سەربەرت انشاءالله بەڵێ خۆشەویستان دەچینە هەولێر لەوێ ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە کۆڕبەندی نەسیم کە لە بواری توبی نەبەوی داکراوە توبی نەبەوی ئەو توبەیە کە لە ژیانی پێغەمبەرەوە وەرگیراوە و گرنگی زۆری پێدەدرێ و چەندین کەس توانیوانە سوود لە من ببینن بۆ بۆنەوە کۆڕبەندێک ساز کراوە پێکەوە بینەری و ڤیدیۆمان دەبین تایبەت و تەندروستی بە شێوەیەکی گشتی لەسەر چەند پێگەیەک وەگەندەرونە بەپارێزی چونکە ئەمانەتی پەروەردگارە ڕادەستی تۆ کراوە. نێژونوسی ئەمریکی سکۆت لە کتێبی تاریخ الحەضارە الأوروبیە ئەڵێ وەکو لە فەرمایشتێکی پێغەمبەر هاتووە عەلەیهی السەلاة وەسەلام یەکێک لەو توێژنانێک کە جێی سەرنجی ئێمە بوو لە سنتەر دیاردەی بەکارهێنانی توبی نەبەوی و پزیشکی ئیسلامی لەلایەن چەند کەسانێکی نەشارەزا کە کاردانەوەیەکی کۆمەڵایەتی لەسەر ببوو ئەوە بۆ ئێمە دوای ئەو توێژنەوە بۆمان دەرکەوت کە ئەو بوارە لایەنە ئەکادیمیەکەی بەڕاستی ئەهمال کراوە یان خۆت پشتگوێ خراوە لەبەرەوەی خەڵکانێکی نا ئەکادیمی خەریکی ئەو بابەتەن ئێمە لە سنتەری توێژینەوە ئەو کۆڕبەندەمان ئەنجامدا لایەنە پەیوەنددارەکانمان کۆ کردەوە کە بریتین لە وەزارەتی تەندروستی لە پزیشکان و سپۆرانی و بوارە هەروەها وەزارەتی ئەوقاف وەکو کاروباری ئاینی و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا کە توێژینەوەی زانستی تێدا ئەنجام دەدرێت. هەڵبەتە گرنگی ئەو کۆڕبەندە لەوەیە ئەمە ئەو لایەنە پەیوەنددارە بێکۆ کۆ دەکەینەوە بۆی نەخشە ڕێگایەک دروست بێت تاوەکو بواری توبی نەبەوی بواری با بڵێن پزیشکی ئیسلامی ببێتە بوارێکی ئەکادیمی و زانستیانەوە پشتبەستن بە داتا و زانیاری و بە توێژینەوە ئەو دەرمان و یان چارەسەرانە کە بەکاردێن لە ناو کۆمەلگا دەبێت باگراوندێکی زانستی هەبێت. كفر نعمتەوەیە ئەو نعمەتەی کە پێت خەڵات کراوە بەکاری لیست دەفتەری خرج کردووە لە ڕۆژاوا بۆ ناشرینکردنی کوشتن بریتێ لە کوشتنی 100 تریلیۆن خانوویەکی مرۆڤ ئەفەرمێ لەو فەسەرتها لەکم لەکەفەرتم ئەوەندە معناکەی وڵا ئایەتان من ئایات الله لا ينخسفان للموت أحد ولا ينكسفان. هەر کەسێک ئەدنا شارەزایی لە طب نەبەوی هەبی دەزانی فعلەن طبە پێغەمبەر صلی الله علیه و سلم وێڕ ئەوەی پزیکی ڕۆح و ئەخلاق و ژینمانە پزیکی جەستەشمانە بەڵام سەبارەت بەوەی لۆ هەندێک جارە مەثەڵەن خەڵکێک هەیە کاردانەوەی خراپی بەرامبەر طب نەبەوی هەیە طبعاً زارێ لە بیرمان نەچی وەک لەو کۆنفرانسە دیارە خەڵکێکی زۆر لەوانی پسپۆڕی باری پزیشکین تەئیدی پزیشکی ئیسلامی طب نەبەوی دەکەن کە ئەوە دیوێکی زۆر زۆر خۆشە دیوەکەی دیکە بەڕاستی بەشێکیان زانیاریان نیە طبیعەتی بەشەری وایە شتێک زانیاری لەبارەوە نەبی دژایەتی ئەکاتن بەشێکی دیشی کاردانەوەیە کاتێک خەڵکێک دەبینی مەثەڵەن بەناوی دین و بەناوی پزیشکی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەناوی ئەوانە دێن خرافیات و شەتەحات و ئەوانە بڵاوەکەن و بەشێکی کاردانەوەی وانێ ئەگەنە بە دڵنیایەوە هەموو ئەوانەی دژایەتی طب نەبەوی ئەکەن ئەگەر بێن بە شێوەی ئەزمونگەرایی ئەوە تەجروبە بکەن دڵنیام هەمویان دەگەن قەنەعات فعلا طبی پێغەمبەر صلی الله علیه و سلم طبیەکە تەواو لەگە زانستی ئێستاکە
یەکانگیرە و دێتە پزیشکی نوێ کە ستانداردێکی جیهانی هەیە و لە هەموو جیهان تەطبیق دەکرێت ئێڤیدنس بیستە، یعنی بە بڕهان بە دەلیل سەرمێنراوە کە ئەوانە ئیسفادە هەیە لە بۆ نەخۆشی لە بۆ ئادەمیزاد. ئەوەی خۆمان پزیشکی طب-نەوەوی دەکرێت بابرین ئەو ئێمە وەکو دکتۆری مسلمان وەکو باسم کرد زانکۆکانی وڵاتانی ئیسلامی وەکو دەوڵەتە ئیسلامیەکان ئیشمان لەسەر نەکردیە بۆی توێژینەوەی لەسەر ئەنجام داینیان بۆی دراسی لەسەر بکەین بۆی بە خەڵکی بناسیێنین کام زۆرە تو بەشەیە جا لەبەر هەندەیە ئەو نیمسە حەساسی هەیە. هیوادارم بۆ عیلات چارەسەر وە پێغەمبەر صلی الله علیه و سلم داوای کردیە هیچ ڕێگا لە مسلمانان ناگرێت کە هەم ڕقیە بەکاربێنن دوعا بەکاربێنن هەمیش ئەو پزیشکە نوێیە کە عەسریە بەکاری دێنن لە شێوازی ئامێرە دەرمانە عەمەلیاتە بەکاری بێنن. کێشی ئەو دەستنووسە گەورە ئەبێ زێر بە ئەمانەت دانێ لەبەرەی بتوانین جارێتر پایکەینەوە شان درێت زینەکە زۆر زۆرە ئەوەندە زۆرە عیبمان لێ سەری ئەوە کتێبەی دیکەشە کە پرۆگرامەکە پرۆگرامی زانانی مسلمان مامۆستایان ئیمان ڕاست قبوڵی ناکەن ئەویش ئەڵێ زۆرم پێویستە ئەڵێم پاشای جارێکی دیکە باڵگوداکی ناکەین جارێکی دیکە ناتوانێت خۆشەویستان لە ژیانی ڕۆژانەماندا ڕۆژانە مامەڵەیەک دەکەین کە پێی بدەوترێت مامەڵی پیشەیی کە ئەمە ڕۆژانە دووچارمان دەبێتەوە و لە زۆربەی پیشەکاندا ئێمە پێویستەکە کە جۆرێک لە مامەڵە بکەین. جا ئەمڕۆ ئەوەی کە تایبەتە بە بەرنامەکە ئێمە بابەتێکە ئەویش چۆنێتی مامەڵەی شۆفێری تەکسی و سەرنشینە کە زۆر جار نازام خانمان هەمیشە ترسێکیان هەیە کاتێک باز لە تەکسی دەکرێت یاخۆت ئەوەی کە جۆرێک لە دیدگامان هەیە بەڵام هەمیشە ئەوە هەیە کە ئەبێ شێوازێکی مامەڵەی دروست هەبێ هەم لە نێوان خاوەن تەکسی و هەم لەگەڵ سەرنشینەکەشدا کە زۆر جار هەر سەرنشینیش دەبێتە هۆی کێشا بۆ خاوەن تەکسیەکان. ئەمڕۆ باز لەم مامەڵەیە دەکەین پێویستە بە چ ڕێکارێک بێ بە چی شێوازێک بێ باشترین مامەڵەی دروست چییە کە پێویستە لە ژیانی ڕۆژانەمە ڕەچاوی بکەین چونکە هەمیشە پێویستمان بوو بەکارمان هێناوە دڵنیام لە داهاتووشدا پێویستمان دەکا بۆیە هۆشیاری لەم بابەتانەیە زۆر گرنگە. ئەمڕۆ میوانداری زۆربەڕێز مامۆستا شیرین ساڵحمان کردووە توێژەری کۆمەڵایەتی شیرین بەخێر بێ سپاس بە ئامادەبوون لە پەیامی ڕۆژ. بەخێر مامۆستاگیان. مامۆستا گرنگی زانینی ئەم جۆرە مامەڵان لە چیدایە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرتا سوپاس بۆ بانگێشتەکەتان و سوپاس بۆ تەوەرەکەشتان. لە ڕاستیە ینی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی مرۆڤ هەمیشە ینی با بڵێن کارێکی گرنگە بۆ چونکە مرۆڤ بەتەویا ناتوانێت بژی کەواتە شێوازی مامەڵەیەکی دروست کارێکی گرنگە لەسەر چی لەسەر خۆگونجاندنی مرۆڤ لەگەڵ دەوروبەرە لەگەڵ پەیڕەوکردن یا با بڵێن بەڕێکردنی ژیان بە شێوەیەکی دروست لەبەرەوە هەمیشە زانینی شێوازی مامەڵەکان بنمونە لە ماڵەوە لەگەڵ خێزان تا چۆن مامەڵاکەی لەگەڵ هاوڕەکە تا چۆن مامەڵاکەی لە شوێنی پیشەکە چۆن مامەڵاکەی بنمونە لە شوێنێکی گشتیا چۆن مامەڵاکەی لەگەڵ کەسێکی نەناسرا ئەمانە هەمووی کارێکی گرنگە چونکە هۆکارێکە بۆ نمونە دەرخستنی ئاستی هۆشیاری تۆ بە بەرامبەر لەگەڵ ئەوەش هۆکارێکە بۆ باشکردنی پەیوەندەکانی لەگەڵ کەسانی دەوروبەر. کاتە مامۆستا بەورەوە نیازانم پرسیار وەکو توێژەیەکی کۆمەڵایەتی ئەو توێژینانەی خوێندوتانەتە ئەوەی کە با بڵێن بە دوواداچووتان بۆ کردووە سەرەکی ترین ئەو گرفتانە یان دیارترین ئەو حاڵەتانەی کە ناباون نانۆرماڵن گرفت دروستەکەن ئێستا لە کۆمەلگای کوردی لە نێوان شۆفێری تاکسی و ئەو سەرنشینەی لەگەڵ یا سەرەکەوێت چین یان چیتان بیستوەتەوە هەست بە چی ئەەکەن چی ئەبینن؟ بەڵێ لە ڕاستیە تەمان گرفتەکە ئەبێ دوولایەن نەبێ
يعني بەتەنیا بۆ منە شۆفێری تەکسی نابێتە گرفت بۆ سەرنشین بەڵکو سەرنشینەکەش هەندێک کات ئەبێتە گرفت بۆ شۆفێری تەکسیەکە بەڵام ئەگەر ئێمە سەرتا با بڵین باس لە مامەڵی شۆفێر بکەین لەگەڵ سەرنشینەکەیە کۆمەڵێک گرفت کە زۆر جار باس ئەکرێ هەندێک جار بۆ منە گرفتەکە تایبەتە بە خانمان هەندێک جاریش بە هەردوو ڕەگەز با بڵێن ڕەگەزی نێر و ڕەگەزی مێژ هۆکارەکە شێوەیە کە لای ئێمە زیاتری شۆفێری تەکسی با بڵێن ڕەگەزی نێرن بۆیە ینی بەرکەوتەی نێوان ڕەگەزەکان جیاوازی هەیە لەبەرەوە کەمتر شۆفێر بۆن منە بڵێن سەرنشین کە پیاوە لەگەڵ شۆفێرە گرفتی ئەبێ یا بۆن کەمتر گلەی لێکا وەک لە خانمان. چەند گرفتێکی زۆر سەرەکی ئەوەیە کە بۆ نمونە با بڵێن شۆفێری تەکسیەکە ئازادە بۆ خۆی کە کاتێ بە تەنیا لە ناو تەکسیەکەیە هەر کارێک هەر مامەڵێک هەر جۆرێک بۆ منە هەڵسو و کەوتەکە لە ناو سیارەکە بەڵام کاتێ سەرنشینێک سەرەخا پێویستە بۆ منە ڕێزی بەرامبەرەکەی بگرێ ینی ئەگەر خۆی جگەرە کێشە کاتێک کە سەرنشینێک سەرەخا پێویستە بۆ منە جگەرەکەی بکوژێنێتەوە ینی چونکم ئەمە سنووری کەسی بەرامبەرە لەوانەیە ئەو کەسە پێی ئیزعاج بێ پێی بێتاقەت بێ بەڵێ ئەگەر خۆی ئاسوودەیە بەوەی بەدەنگێکی بەرز گوێ لە گۆرانی بەرنامە تەنانەت قورئانیش ئەگرێ ینی خۆی پێ خۆشە بەڵام لەوانەیە سەرنشینێک سەر بخە حەز بۆ دەنگە بەرزەنەکە لە ناو سیارەکە پێویستە بۆ منە دەنگی با بڵێن تەجیلەکەی ڕادیۆکەی کەم کاتەوە بۆ منە نزمتر. با بڵین لەبەرەوەی ئەم کەسێکی نەناسرا و سەر ئەخە پێویست ناکە کۆمەڵە تەداخولات لە ژیانی کەسەکە بکە ینی هەر ئەوەی کە بزانێ بۆ کوێ ئەچێ شوێنەکە بزان نزانێت بگەێنێتە شوێنەکە ئیتر کۆمەڵە پرسیاری شخصی و تایبەتی و بۆ نمونە چوونە ناو ژیانی کەسی بەرامبەرەوە ئیجاب ناکە ینی پێویست بەوە نییە کە شۆفێری تەکسی کۆمەڵە پرسیار بکات لە سەرنشینەکەی کە ژیانی تایبەتی کەسەکەیە. لەگەڵ ئەوەیە بۆ نمونە بەکارهێنانی مۆبایل هەندێک جار ینی ئەوە بەڕاستی کە نایاساییە هەر شۆفێر لە کاتی شۆفێریە مۆبایل بەکاربێنێ چجا ئەوەی کە شۆفێرێکی تەکسی بەکاری بێنێت بۆچی لەبەر با بڵێن دوو حاڵەت یەکەمیان ئەوەی کە ئەو بێ لە گیانی خۆی گیانی کەسێکی تر بەرپرسە لە گیانی کەسێکی تریژە ینی ئەگەر بێت و ڕووداوێک ڕووبا لەو بینەیە تەنیا خۆی نابێتە قوربانی با بڵێن کەسێکی تریشی لەگەڵا پێویستە گیانی ئەو کەسەش بپارێزێ لە لایەکی تریشەوە لەوانەیە ئەو کەسە بۆن منە کەسێکی عیلەکەی خۆی بێت تەلەفۆنی بۆکە لەوانەیە کەسێکی برادری بێ لەوانەیە شتێک بێ ناکرێت ئەم ئەوەندە بە دەنگی نزم قسە بکە کە بۆ منە با بڵێن سەرنشینەکە گوێی لێ نەبێت چونکم عادەتەن تەکسیەکانمان بچووکە کاتێک کەسە گوێی لێ بێ لەوانەیە بە دەنگێکی بەرز قسە بکە خۆش نەبێ ینی بۆ نمونە سەرنشینەکە ئاگاداری بارودۆخی ئەم کەسە بێ بارودۆخی سایقی تەکسیەکە بێ ئەسڵەن پێویست بەوەی ناکە کە کاتێک سەرنشینێکی لەگەڵایە جوابی تەلەفۆنەکانی بداتەوە چونکم لەوانەیە کەسەکە پێی ئیزعاج بێ بترسێ لەوەی کە ئاگای لە ڕێگاکە نابێت یان لەوانەیە هۆکارێک بێ بۆی کە دوایی سەرنشینەکە تەداخلی ژیانی با بڵێن شۆفێرەکە بکە بەڵە بەڵە پرسیاری لێ بکە لەوانەیە ئەمە دەرگایەک بکاتەوە بۆی کە سەرنشینەکە بێتە هۆی بێزاری بۆ شۆفێری تەکسیەکە ئەمە دیارترین ئەو بۆن منە حاڵەتانن باس لەوە کرێ ئەگەر خانمان زیاتر لە بەشی دواوی تەکسی دانیشن ئەڵێن شۆفێری تەکسیەکان ئاوێنەی ناوەڕاست نازانم هەیە حاڵەتان هەر بەڕاستی هەندێک حاڵەت هەیە یا خێرا لێ خوڕین بەڵێ هەندێک حاڵەت هەیە بەڵام من ئەلم دوو حاڵتی هەردووکی گەرمەوە بۆ هەردوو لە با بڵێن نایگەرمەوە بەتەنیا بۆ شۆفێری تەکسیەکە بەڵکو با بڵێن بەشێکی سەرنشینەکەشی تایە لە هەندێک حاڵەتە با بڵێن خانمێک سوار تەکسیەکە بێ هەر ئەوەندەی پێی بڵێ من ئەمەوە بگەمە کوێ یان بۆ کوێ ئەمەوە بڕۆم ئیتر کافیە یا ئەوەی کە بۆ منە بەچەند ئەم گەێنیت هەر ئەمنە ئیتر بۆ نمونە زیاتر درێژەدان بە قسە و بە گفتوگۆ لەگەڵ با بڵێن شۆفێری تەکسیەکە پێویست ناکە لەلایەن خانمەکەەوە یا لەلایەن سەرنشینەکەەوە کاتێک کە بۆ نمونە سەرنشینەکە ئەم سنووری خۆی ناپارێزێ لەوەی کە بۆنە شۆفێرەکە پرسیارێکی لێکە ئەم جارێک دوو جار سێ جار جوابیاتەوە ئیتر دەرگا ئەکاتەوە بۆی کە شۆفێری تەکسیەکە با بڵێن ئاوێنەکەی بگۆڕێ وا بێ کە چاوی لە خانمەکە بێت چکۆم هەمیشە یەکێک لەو حاڵەتانەی پەیوەندی بۆن منە لەگەڵ بەرامبەر دروست ئەەکەی ئەوەیە کە هەمیشە حەز ئەەکەیت ڕوبەڕوو یان چاود لە کەسی بەرامبەر بێت کاتێکە هەندێک جار بڵین هەندێک کەسێ ئەڵێ من ئەگەر کەسی بەرامبەرم نەبینم ینی دەموچاوی نەبینم
تێناگەم ئەڵێکی بیانی بیرم لە لای ئەوە نییە کە بۆ منە ئەو باسی چیم بۆ ئەکات لەبەرەوە ئەمە یەکێک لەو حاڵتانی کە با بڵین بەتەنیا ناتوانین بخینە ئەسلوی شۆفێری تەکسی هەڵی سەرنشینیشی تیا بێت لەوەی کە بەردەوام وەڵامی شۆفێری تەکسیاتەوە ئەسڵ ناتوانێت زۆر زۆر بە ئاسایی بە شێوەیەکی سادا شۆفێری تەکسیەکە بۆستێنە بڵێ بۆی کە تکایە بۆ نمونە ئاگاداری شۆفێریەکەی خۆت بە ینی بۆ نمونە چونکە ئێمە لەسەر جادە ئەڕۆین بەڕاستی بۆ نمونە هەزارها ڕوودا و هەیە لە بۆ نمونە ئاگانەبوونی شۆفێر لە سیاقەتەکەی یا لە شۆفێریەکەی ڕوویداوە لەبەرەوەکرێ بە بەسیترین شت بە بەسیترین وەڵام بیوەستێنە بۆی کە ئاگاداری ئەوە بێت لە خاڵێکی ترە خێرا لێخوڕین هەندێک جار بڵێن ڕاستە شۆفێری تەکسیەکان بەعام تیژڕەوە نییە با بڵێن بەڵام هەندێک کات سەرنشینەکە هۆکارە بۆ منە سایق تەکسی با بڵێن تەکسیە گەگرێ یەکسەر پێڵە ئەتوانی زۆر بەپەلە بمگەێنیتە فلانە شوێن کاتە خێرا لێ خوڕینی شۆفێرەکەش تەکسیەکەش ڕاستە بەشێکی گەڕێتەوە بۆ شۆفێری تەکسیەکە بەڵام بەشێکی سەرنشینەکەشی تیا ئەتوانێت سەرنشینەکە پێ بڵێت تکایە بەپەلە مەڕۆ خێرایەکە و کەم بکەرەوە بەڵام هیچ کاتی سەرنشین ناتوانێت داوە لە یعنی ئەوە مافی سەرنشین نییە داوا لە شۆفێری تەکسیەکە بکا کە بە خێرایی بڕوە بەڵام لە هەندێک حاڵەتە چونکە بۆ نمونە سەرنشینەکە خۆی پەلەیەتی ئێوە خێرا بگاتە با بڵێن ئەو شوێنی کەمە بەستێتی بۆیە داوا لە شۆفێری تەکسیەکە کە خێرا بڕوە یا حەز ئەکا کە خێرا بڕوە لەبەرەوە هەم جوڵاندنی ئاوێنەی با بڵێن بەردەمی شۆفێری تەکسیەکە هەم خێرا ڕۆیشتن بە تەنیا هەڵی شۆفێر نییە بەڵکو بەشێکیشی گەڕێتەوە بۆ سەرنشینەکە تداخل ئەکا یا باڵێن خۆی داوا ئەکا کە خێرا بیگەێنێتە شوێنی حەزاکەم چ بەسەر بابەتی سەرنشینەکە چ کەسەکەم لەو نێوەندە هەردووکیانە باس کرد کە هەڵە لە هەردوو لاوە بێت با بچینە سەرەوەی کە مامەڵی دروست چییە ینی من وەکو شۆفێرێک یاخود وەکو سەرنشینێک پێویستە ڕەچاویی بکەم کاتێک ڕۆژانە یاخود هەچ کاتێک کە پێویستم بە تەکسی ئەبێت پێویستە ڕەچاوی بکەم وەچی بە هەندوەر بگرم بەڵێ دەست خۆش بێ بەر لەوەی ئەو وەڵامە بمەوە با بڵین بۆی شۆفێری تەکسیش لێمان زویر نەبێ بڵێ تەنیا هەڵە لە منەوەە با بڵین سەرنشینیش کۆمەڵک مافی هەیە کە ئەبێ بڵین کۆمەڵک ئەرکی لەسەر کە مافی شۆفێرەکەی بیپارێزێ ئەوەی کە بۆ نمونە سەرنشینەکە پێویست ناکە پرسیار بکاتەوە یا با بڵین دەست بکا بە گفتوگۆ لەگەڵ شۆفێری تەکسیەکە ینی ئەو تەنیا ئەوەندە ئیشی بەم سیارێ بەم با بڵین ئامەری گواستنەوەی کە بیگەێنێتە شوێنی مەبەست بەرەوە پرسیار و تەداخولات لە شۆفێری تەکسیەکە ضرور نیە تەنیا ئەوەی بۆ نمونە ئەگەر زانی شۆفێرەکە بە هەڵە ئەڕوا یا با بڵین ڕێگایەکی نزیکتر هەیە یا گونجاوتر هەیە بۆ گەاندنی بۆ شوێنی مەبەست ئەکرێ بە شۆفێرەکەی بڵێ لەگەڵ ئەوەی کە ینی پێویست نییە کۆمەڵە پرسیار لە شۆفێرەکە بکات لەسەر ژیانی شخصی یا حتا تەنانەت لەسەر با بڵین بارودۆخی ڕێگەوبان یا با بڵین بنزین یا کۆمەڵک پرسیار و ینی هین بکاتەوە کاتە حەقی ئەوەشەکە با بڵین سەرنشینەکەش ینی با بڵین سنووری خۆی بزانێت و بزانێت چۆن دائنیشە لە ناو ئەو شۆفێرە خواردن لە ئەو با بڵین تەکسیە خواردن نەخوا مۆبایل بەکار نهێنێت ینی حەقی ئەم با بڵێن شۆفێری تەکسیە بپارێزێت بە بۆرە پرسیارێک کرد تا وەڵامی ئەو پرسیاری ئیش بەمەوە نەنا هەر ئەو بابەتەی هاوکارم باسی کرد یعنی کاتە هەڵە باوەکانی ئێمەی سەرنشین تقریبا هەر وەکو هەڵە باوەکانی شۆفێری تەکسیەکە بەڵام ئەبێ بۆ مۆبایلەکەمان دەنگی بەرزەوە یا مەسەلەن ئەگەر ئەوکانی جگەرەکێشن جگەرە نەکێشن یان زۆر بەدەنگی بەرز تەلەفۆن نەکەن ئەمانش وەکو شۆفێری تەکسیەکان دوای نەوتمە درۆ کە سەرم نەخا لە تەکسی یعنی هەمان ئەو کارانی کە شۆفێری تەکسی پێویستە نەکات سەرنشینیشە پێ نەیکا هەندێک جار بۆ نمونە دوو سێ کەس بێکەوە لە تەکسیەکە سوارە بن ینی بەدەنگی بەرز سوعبەت لە نێوان خۆیانە یا کۆمەڵە قسە ئەمەش بەڕاستی بۆ شۆفێری تەکسیەکە بەڵێ گەر زیاد لە کەسێک بن ئەمەش بۆ شۆفێری تەکسیەکە لەوانەیە ناخۆش بەیانی تۆ ئەوەندەی کە لە ناو تەکسیەکە ئەگەر قسەشەکەی بەهادیئی بە دڵدەنگێکی نزم یا کۆمەڵە بۆ منە لەوانەیە شتی تایبەتی نێوانی خۆتان بێ پێویستە کە لە ناو تەکسیەکە باسیکەیت یا هەندێک جار خواردن ئەخوا کە ینی بۆ منە لە ناو تەکسیەکە ئیتر هەر جۆرە خواردنێک بێ جوان نیە لەوانەیە بۆنی بێ لەوانەیە بۆ پیسەکەی بڵاو بێتەوە بەناو تەکسیەکە شۆفێری تەکسیەکە پێخۆش نەبێ ئەمەش حەقێکی سایقی تەکسیەکە یا با بڵێن شۆفێری تەکسیەکە کاتە مامەڵی دروست ئەوەیە هەر یەکێک لە شۆفێری تەکسی و سەرنشینەکەش سنووری خۆی بزانێت یعنی ئەم شۆفێری تەکسیە کارەکەی ئەوەندەیە کە با بڵێن ئەم سەرنشینە بگەینێتەوە شوێنەی کە داوای لێ کردووە و لە دواییە حەقێکی خۆی وەرگێ لە پای ئەوەی کە بۆ ئەم کەسی گەیاندێتەوە شوێن
و پێویستیشە پێشتر ڕێ بکەوێت لەسەر ئەوە بۆ نمونە مامەڵەی دروست ئەوەیە شۆفێری تاکسیەکە پێشتر بەسەر نشینەکە بڵێ من بۆ نمونە بم بڕە پارەیە بەم بڕە من تۆ ئەگەێنمە ئەو شوێنە لەوانەیە شوێنەکەی نزیک بێ بڕەکەی کەمتر بێ گەر شوێنەکە دوورتر بێت شتێک زیاتری لێ بسەنێت یا با بۆ نمونە ئەگەر شۆفێری تاکسیەکە ئەو شوێنە نازانێت یا دڵنیانە لەوەی کە ئەو شوێنە ئەزانێت کە سەرنشینەکە ئێوێ پێویستە پێشتر بە سەرنشینەکە بڵێ بۆ نمونە خۆت ڕێگەکەی زانی چکە من با بڵین بە تەواتی شارەزای ئەو شوێنە نیم کاتەوە ئەتەیە بۆ ئەگەر نەیزانێ شۆفێرەکە نەیزانێ شۆفێری تاکسیەکە لەوانەیە سەرنشینەکە خۆشی شارەزای ئەو شوێنە نەبێ بە تەواتی بۆ منە تام با بڵین تا گەڕەکەکەیە تا کۆڵانەکە تا شوێنەکە بزانێت تر لێوە بزانە بەشە لەوانێ ڕێگەی چوونە ئەو شوێنە نەزانێت بۆیە تاکسیەگەگرێ لەبەرەوەگە شۆفێرەکەش ڕێگەکە نەزانێ ئەبێت هۆکاریەوەی کە با بڵین ماوەیەکی زۆری بوێت تا ئەیدۆزێتەوە لە هەندێک حاڵەتە هەندێک شۆفێر هەیە کە بەلایەوە ئاساییە چونکە ئەڵێ بڵین تۆ تەکسیەکەی گرتووە تێ بگەین بەڵام هەندێک شۆفێر هەیە ئەمەی پێ ناخۆشە کە شوێنەکەت نەئەزانی بۆ تەکسی ئەگری کەواتە مامەڵی دروست ئەوەیە شۆفێرەکە ئەگەر شوێنەکە نازانێت ئەم شوێنەکە سەرنشین داوای ئەکا پێویستە لی بپرسێ خۆت شوێنەکە ئەزانی تۆ ئەزانی ئەو شوێنە لەکوێوەیە تا ڕێگەکەم پێ بڵێ چکە من نەهیزانم بۆ نمونە بۆی کە هیچیان بڵین زەرمەند نەبن لەو بینە مامەڵی دروست ئەوەیە کە شۆفێرەکە با بڵین ئەگەر جگەرەکێشیشە با بڵین لەو دقەیە یا جگەرێکی داگیرساندە چکە خۆی بەتەنیایە تا ئەو دقەیە جگەرێکی داگیرسان تۆ هێشتا تەواوی نەکردووە سەرنشینەکەی سەرخست یا یەکسەر بیکوژێنێتەوە با بڵین جگەرەکەی فڕە بدات یا ئەوی پرسیار لە سەرنشینەکە بکە ئایا بە بۆنی ئەم جگەرەیە ئیزعاج نابێت ئاسەیە بەلایەوە کە ئەم جگەرە بکێشێت ئەگەر وتی بەڵێ ئەوە ئەتیادیە و توانێت بەڵام ئەگەر سەرنشینەکە داوای کرد کە نەخێر ئەبێ ینی ئەبێ مادام شۆفێری تەکسیەکە پیشەکەی ئەوەیە کە کەسێک ئەگەێنێت شوێنێک بەر لەوەی هەر سەرنشینێک سەر بخات لەسەر هەموو ئەو شتانە ڕێ بکەوێت کە لەگەڵ یاتی خۆ ئەم ڕێکەوت نامی یەک دقەی نابات ینی هەر ئەوەی کە شوێنەکە ئەزانیت زۆر جارەوە گرفتەمان هەیە ئەڵێ هەرچەندێکمانەی خوانەی بڕێ دوای ئەم قسەیە گیرە خۆی ینی لە ئاخری شۆ بە شێوەیە نیە هەرچەندەکە نیە ئەوەیە کە لە مشکی خۆیان دایناوە کاتە ئەمەش وەکو ڕێنمایەک بۆ شۆفێرانی تەکسییان داوای مافی خۆیان و حەقی خۆیان بکەن بزەبت ینی نابێ وا بکە کە حەقی خۆی بفەوتێ هەندێک شوێن هەیە نزیکە بۆ نەتۆ بەڵام لە بەرەوەی پەلەتە ئەتێ خێرا بگەیتە شوێنەکە تەکسیەگەگری لەوانەیە یەک جادەی ڕێک بێت و عنی ئەگەر بە خۆت بە پێ بڕی لانێ بە دەدەقە بگەیتەوە شوێنە بەڵام لە بەرەوەی زۆر پەلەتەوە یەک دوو دقەیەکە پێ بچێت جادەیەکی ڕێکە تەکسیەگەگری لەوانەیە حەقەکەی کەمتر بێت 2000 بێت 3000 بێ یا کەمتر بێ عنی 1500 بێت کە شۆفێرەکان خۆیان بۆ بڵێن ماوەکەی ئەزانن بەڵام هەندێک شوێن هەیە دوورە ینی تۆ بۆ نمونە لەوانەیە بە تەکسیەکە ئەگەر بڕۆی دەدەقە و پێ بچێت کاتە ئەمە شۆفێرەکە ئەبێ بزانێت حەقی خۆی لێرەیە چەندێکە چەند ئەبێ وەربگرێت بۆ ئەم شوێنەکە دوورە و چەندیش ئەبێ وەربگرێت بۆ ئەم شوێنەکە نزیکە نەک ئەوەی کە پێی بڵێ سەرنشینەکە بڵێت تۆ چەندەی بەزیا بێ لەوانێ سەرنشینەکە حەز بکە پارەیەکی کەم بە چونکە ینی زۆر جار ئێمە بۆ نمونە لە زۆر کەسمان بیستووە کاڵێ شوێنەکەم زۆر نزیک بوو بەڵام ساق تەکسیەکە وڵا ئەم تەکسیام نەگر بۆ لە بەروتی بە 4000 و گەێنم ئەم تەکسیانم گروتی بە 3000 و گەێنم کاتە لەوانێش سەرنشینەکە لای خۆیان وا بزانێت کە 3000ەکە حەقی گونجاوی باڵێن شۆفێری تەکسیەکەیە بەڵام تەکسیەکە خۆی ئەزانێت شۆفێری تەکسیەکە خۆی ئەزانێت چونکە بەو ڕێگایە کە ئەڕوا تەنیا با بڵێن بنزین سرف ناکە لەوانەیە با بڵێن کێشەی سیارەکەشی تایەکەی سەرفە بێ بۆ ڕۆنووی سیارەکە سەرفە بێ ینی هەموو ئەم شتانە تەسیرە کاتە سەر با بڵێن شۆفێرەکە چکە شۆفێری تەکسی خزمەتکردنی تەکسیەکەی هەمیشە پارەی ئەوێ کاتە ئەبێ شۆفێری تەکسیەکە خۆی دیاری بکەن نەک اختیار بیاتە دەستی سەرنشین کە چەند ئەیەی بەزیا بێ چکە سەرنشین بە بەردەوامی کاری تەکسی ناکات تا بزانێ لە شوێنێک بۆ شوێنێک حەقی چەنە شۆفێرەکە ئەو دیاری بکات نەک دوای گلەی لەوە بکات و خاڵێک تریش کە زۆر جارە بێتە کێشە ئەو دیاریکردنی ڕێگایەیە کە شۆفێری تەکسیەکە نەیزانێت سەرنشینەکەش نەیزانێت ئیتر شۆفێری تەکسیەکە دەستێکا بە پرسیارکردن لەوانێ تەکسیەکی تر بگرم بکەوێتە پێش تەکسیەکەی تریەوە ئیشەکاتە بە دوو ئیش بەڵێ ینی شۆفێری تەکسیەکە نایزانێت ئەکەوێتە پرسیارکردن لەوانێ ئەمە بۆ سەرنشین کەمێک ئیزعاج بەیان پێتاخەتی بکات چونکە ئەڵەیە کە تۆ شوێنەکەت نەئەزانی بۆچی ینی بۆ نمونە باڵێ منت هەڵگرت بۆچی بوتان نایزانم و منت ئیزن باە یا وەکولانێ لە نیوەی ڕێگەکە دای بەزێنێت لە سەرجادەکە دای بەزێنێ نەگەیانێت ڕێک بەردەمی ئەو شوێنی کە ئێوە ئەمەش دووبارە بۆ سەرنشینەکە بێتاقەتێک دروست بکە ئەڵێ کە تۆ نەتەزانی یا ڕێک بۆ منە منتیقەکە یا شوێنەکەت نەئەزانی سەرە نەخستمە بۆی کە من
من بۆیە تەکسیم گرتووە بمگەیەنتە ڕێ بەردەمی شوێنەکە کاتی خۆم ئەوەی تر بە پێ بڕۆم بە پاسە هاتم یعنی زۆر جار ئەمەمان بیستووە ئەو دوو بڵین ئەو دوو با بڵین گرفتی سەرەکیە لە نێوانی شۆفێر و با بڵین سەرنشینە کە حەقە هەردووکیان ئەوە تەکید بکەنەوە ئەگەر سەرنشینەکە بۆ شوێنێکە چێ کە ئەزانێ زۆر دیار نییە شوێنێکی شایع نییە یەکسەر لە شۆفێری تەکسیەکە بپرسێ ئەیزانی ئەو شوێنە بۆی کە دڵنیا بێتەوە لەوەی کە شۆفێرەکەی زانێ ئەنجامی ئەو تەکسیە بگرێ ئەو شۆفێرە بگرێ زۆر باشە لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانە و پەیمانگە و زانکۆکاندا بێگومان ئێستا تەکسی زیاتر بەکاردێنرێواتە سەرنشینی زیاتر هۆکاری تەکسی دەگرنە بەر بۆیە ئەم جۆرە مامەڵەیان کە بۆن منە من ڕۆژانە تەکسیەکەم هەبێ ڕۆژانم گەێنە خوێندنگەکەم یاخود زانکۆکەم یاخود پەیمانگاکەم ئەمە چۆن ڵی مامەڵەیەکی ماوە درێژترە وەک لەوەی کە من هەر بۆ پێویستێکی خۆم بێتاوەکەی بگەمە شوێنەکەی خۆم بە چەند دقەی ڕەنگم بگەم کەواتە ئەم ماوە درێژیە لەم پەیوەندیە جۆرێکی تر لە مامەڵی پێویستە یاخود هەمان شێوازی مامەڵەیە کە پێویستە هەم شۆفێری تەکسیەکە و هەمیش سەرنشینەکان گرنگی پێ بدەن بەڵێ لە زانستی کۆمەڵاسیە باز لە دوو جۆر لە پەیوەندی کۆمەڵایەتێکە جۆرێکیان پەیوەندی کۆمەڵایەتی ماوە درێژ جۆرێکیان پەیوەندی کۆمەڵایەتی ماوە کورت با بڵین ماوە کورتەکە ئەم پەیوەندیە بوو کە ئێمە باسمان کرد هەر بۆ منە لەوانەیە بۆ چەند دقەیەک یان بۆ منە دوورتری شوێن لەوانەیە نووسە کابراژ ببینیتەوە بەڵێ یەکجار لەوانەیە ببینیتەوە بەڵام پەیوەندێکی کۆمەڵاتیمانەیە کە ماوە درێژە بۆ منە دووبارە بێتەوە ڕۆژانە ئەکرێ بۆ منە ئەو جۆرە کە من تەکسیە گەگرم بۆ ماوەی ساڵێک بەهاتوو چۆن پێ بکا بۆ شوێنێک بخینە و بازنەی کە بۆ من لە پەیوەندێکی ماوە درێژن لێرەیە ئەکرێ بڵێن کەمێک با بڵێن پەیوەندیەکە تۆزێک سادەترە بێتەوە لەبەرەوەی کە ڕۆژانە ئەم کەسانە یەکتری ئەبیننەوە لەوانەیە باسی کۆمەڵە شتیش بکەن لە بچکە ئەمە ڕۆژانە ڕوئە من ڕۆژانە ئەم کەسانە ئەگەێنمە شوێنی کارەکەیان لەوانەیە هەندێ ناڵین هەموو شتێک ئاسایی بێتەوە بەڵکو هەندێک شتی ئاسایی بێتەوە بۆچی چونکم ئەگەر من ئەم کەسە ئەم شۆفێری تەکسیە نەناسم وەکو نەناسراوێک بێت و بەڵام هەر ئەوەکوی بۆ منە لەلایەن یەکێکی ترەوە پێم بناسێنرێت و بیگرم و بۆ ماوەی ساڵێک کەواتە من لە بارودۆخی ژیانی ئەم کەسە نازانم لە بارودۆخی ژیانی ئەم شۆفێرە ئاگادار نیم کاتە پێویست نییە بەوەی کۆمەڵێک پرسیاری شخصی و تایبەتی و ئەوانی لێ بکەم ئەگەرچی ماوەیەکی زۆری هاتو چۆن پێ بکە ئەگەرچی بۆ منە بۆ ساڵێکیش هاتو چۆن خۆی ماوەستا زۆر ئەو تەکسیانەی کە با بڵێم بۆ ساڵێک ئەگیرێن ڕەنگە کابران ناسیایی خۆی بێت چکات تۆ بێ ژمارەی تەلەفۆن لا بێ شەو سعادەونە دەرەچین یان وەرەوە بە شوێنمانانی تۆزێک سەمیمیەتێکی ڕەنگە ئەمە خاستن دایک و باوکان زۆر هەست بە مەترسی زیاترەکەم بێگومان لەبەری مناڵەکانیانە دەست کەسێکی ئەمانەت جار کە ئەم منداڵیان بۆ بکەن بەڵێ ئەمانە تەمان ناڵم ئەوە تۆ کە بۆ ساڵێکێکری تۆزە پەیوەندیەکە ئاساییترە بێتەوە بەس هێشتا نابێ بگاتەوە ئاسی کە بۆ نمونە وەکو پەیوەندیەکی با بڵێ نێوان خوشک و برایەکی لێ پەیوەندێکی نێوان خێزانی لێبێ بۆ چونکە هێشتا سنوورێک هەیە لەم بینە تۆ ئەم کەسە لەوانێت دوور بە دوور بیناسی لەوانێت لە ڕێگە یەکێکی ترەوە ناسی بێتە بەڵام بۆ نمونە گۆڕینەوەی ژماری مۆبایل و ئەوانە ئاساییە بەس لە نێوانی کێیە لە نێوانی دایک و باوکەکە و خوێنکارەکەیە یعنی بە شۆفێری تەکسیەکەیان نەوەکو لە نێوان شۆفێری تەکسیەکە و خوێنکارەکان خۆیانە ئەم هەیە خوێندکار نییە بۆ کارمەندی دایرەیە یا مامۆستانیان با بڵێن فەرقی هەیە من ئەگەر باسی خوێنکار بکەم با بڵێن خوێنکارەکانیش فەرقی هەیە لەوانەیە خوێنکارێکی زانکۆ بێ جیازی هەیە لە خوێنکارێکی با بڵێن بنەڕەتیە جیازیە بێ لە خوێنکارێکی ئامادەی کاتە بە پێی کەسەکان ئەگۆڕە شتەکە یعنی من ئەگەر شۆفێری تەکسیەکە کۆمەڵی خوێنکاری بنەڕەتی لەلابێ ئەمە یەکەم ئەسڵەن دروست نیە ئەو خوێنکارە بنەڕەتی خۆی مۆبایلی هەبێ يعني هەر پەروەردەی نییە کە مۆبایلی هەبێ کاتە ئەبێ گۆڕینەوەی ژماری مۆبایلەکە لە نێوانی دایک و باوکەکە و با بڵێن شۆفێری تەکسیەکە بێت دووهەم ئەوەی کە شۆفێری تەکسیەکە پێویستە بزانێت ئەم خوێنکار مادام خوێنکاری بنەڕەتیە کاتە کاتەکەی دیاری کراوە لە چ کاتێکە ئەم ئەوا بۆ خوێندنگە و لە چ کاتێکیشا ئەیهێنێتەوە ئەزانێت کەکەی تەواو بێ کاتە پێویستی شە لەگەڵ ئەوەیە با بڵێن شۆفێری تەکسیەکە احتیاط حسابی ئەوەی خۆی بکات کە ڕێگاکە چەندی ئەوێ ئەگەر ئەو یەک قوتابی لەلایە ئەبێ لە کاتژمێر چەنە بۆ ئەوەی کە خێرایی لێخوڕینی ئۆتۆمبیلەکەی زیانەکات بڵێ درەنگە فریاناکەوم لە کاتی خۆیان نایگەێن قوتابخانە کاتە بێ احتیاط ئەوەی خۆی بکە ئەگەر یەک خوێنکاری لە کاتژمێر چەند لە ماڵ بێتە دەرەوە و چەند ئەتوانێت بە چەندێک ئەگەێنێتە بۆ منە قوتابخانە ئەگەر دوو خوێنکار ئەگەر یعنی چەند خوێنکاری لە حسابی هەموو ئەو کاتانی بکات و بەپێی ئەو بۆی کە خێرایەکەی لێ نەقڕێت بەڵام ئەگەر قوتابێکی ئامادەیشە دیسان ئەم قوتابیە بۆ نمونە
مۆبایل نابێ بەرێتە قوتابخانە کاتە دیسان پێویستی بڵێ دیسان پێویستی بەوە نییە ئەگەر قوتابەکە مۆبایلیشی هەبێت چکە با بڵێن قۆناغی ئامادەی کەمێک بەرزترن هەندێک لە با بڵێن دایک و باوکان بۆ کۆمەڵە کاری پێویستی بڵانێ مۆبایل بۆ خوێندکارەکان بکڕن بەڵام دیسان پێویست نییە ڕقەمی قوتابیەکە لە لای شۆفێرەکە بێت چونکە دایک و باوکەکە هەیە لە نێوانە زۆر ئاسایی ئەتوانێت ئەگەر شەو ئەگەر هەر کاتێکە تەلەفۆنێ بۆ شۆفێری تەکسیکاکە بەیانی خوێندکارەکەم با بڵێن زووترە ڕات بۆ قوتابخانەیە بەیانی خوێندکارەکەم درەنگترێتەوە ینی پێویست بۆ نییە کە بۆ منە ژمارەی قوتابیەکە لە لای شۆفێری تەکسیەکە بێت بەڵام ئەمە جیاوازی هەیە بۆ کەسێک کە لە زانکۆ بێ یان بۆ کەسێک کە فەرمانبەرە چونکە بڵێن ئەم تێگەیشتوترە باشتر ئەزانێت شێوازی مامەڵی لەگەڵ کەسەکانی دەور و بەرا چۆنە یا با بڵێن سنووری خۆی باشتر ئەزانێت ئەزانێت کە بۆن منە ئەم با ساڵێک دو ساڵیش هاتوچۆی پێ بکە بەڵام هێشتا سنوورێک لەم نێوانەیە هەیە کە پێویستە بپارێزرێت ینی جیاوازی هەیە لەگەڵ قوتابیەکە کە لە قوتابخانە لەگەڵ هەموو ئەمانەشە ئەگەر کەسەکە ناسیاو بێت شۆفێرەکە با بڵێن من شۆفێرێکی تەکسیەگرم هاتو چۆن پێ بکە ناسیاوێکمانە خزمێکمانە پورزای ئامۆزای بە جۆرێک لە جۆرەکان ئەگاتەوە پێم ڕەنگە ئاساییتر بێت کۆمەڵک قسە لە نێوانی یەکتریا بکەین یان بۆ نمونە کۆمەڵە بیر و ڕاگۆڕینەوە یا هەواڵ پرسین یا ئەمە بەڵام ئەگەر کەسێک بێ من دوور بە دوور یا لە ڕێگە یەکێکی ترەوە بیناسم هەتا ئەو کاتێک کە بۆ نمونە ناسیاوێکی زۆر دروست ئەبێت لە نێوانمانە گونجاو نییە یا با بڵێن پێویست ناکات کە کۆمەڵێک پرسیار و تەداخلات لە ژیانی یەکتریا بکرێت زۆر باشە مامۆستا دەرفەتمان کەم ماوەڵا ئەمێ کۆتا پرسیاریان ئەگەر هاوکارم پرسیاری ما بێ لە جیهانە کللتورێک هەیە سەرنشین لەگەڵ تەکسیا سەرەکەوێت لە بەشی دواوەی تەکسەکە سەرەکە ڕەنگەمە لە کۆمەڵگامە کولتور بێ ئاسایی بێ زۆر جار پیاوان لە پێشەوە سەرەکەەوە نەچەند لە دەرەوە هەر لە دواوە سەرەکەون واتە لە زۆربەی وڵاتانی دەرودراوسێش ئەمە لە ڕووی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەمە ڕەتی بە بارودۆخی کۆمەڵایەتیەوە هەیە و خۆت گونجاوترە ئەگەر هەردوو ڕێگەزەکە لەگەڵ شۆفێرێکی تەکسی سەرەکەون لە کوشنەکانی دوای خود لە بەشی دواوە دابنیشن ڕەنگە و کاتە سایق تەکسیەکەش تۆزێک ئاسوودەتر بێ حورتر بێ کە شۆفێریەکە کەس لە تەنیشتێوە نیە کەسێکی غەریب لە تەنیشتێوە نیە بەپێی دابوونەرێتی کۆمەڵگاکانە گۆڕە لە کولتوری کوردیە ئاساییە بۆ نمونە ئەگەر شۆفێری تەکسیەکە چکە ئێستاش کەمێک ینی ئەوەی من ئاگادارم یەک دوو شۆفێری تەکسی هەیە کە خانمن بەڵام ئەڵەن هەمیشە ئێمە خانمان سەرەخین نەکپیان لەبەرەوە بەپێی کولتوری کۆمەڵگاکان ئەگۆڕدرێ لە هەندێک کولتوری با بڵێن زۆربەی وڵاتانی با بڵێن دەرەوەیە تەنانی وڵاتە عەرەبیەکانیش کولتورەکەیان وایە کە سەرنشینەکە چ ڕەگەزی نێر بێت چ ڕەگەزی مێ بێ ئەبێ بچێتە دواوە دابنیشێت نابێت لە پێشەوە لای سایقەوە دابنیشێت ئەمە کولتوری خۆیانە نە ئەمان هەڵەیە ئەم کولتورەکەی ئێمە هەڵەیە هیچیان هەڵە نیە چکە بەپێی دابوونەریتەکانی کۆمەلگا ئەگۆڕێ لە لای ئێمە لە کولتوری کۆمەلگای کوردیە کاتێک باڵێن ڕەگەزێکی نێر تەکسیەگەگرێ لەوانەیە شۆفێری تەکسیەکە ئەفۆن پێی ناخۆش بێ ئەگەر بچێتە دواوە دابنیشێت لاوانەیە لە لای قورس بێ بڵێ ینی بۆچی بۆ نمونە نایە لە پێشەوە دابنیشێت لەبەرەوە چونکە وا پەروەردە بووین کە ئاساییە با تەکسیش بێت بەڵام لەبەرەوەی بۆ هەردووکتان هەمان ڕەگەزن ئەتوانین بچی لە تەنیشتی شۆفێرەکەەوە دابنیشی ینی بەپێی کولتوری کۆمەلگاکانە گۆڕێت لاانێ شۆفێری تەکسیەک خانمێک سەرخات ینی تەنانەت کولتوری کەسەکانیش ئاسایی بێ لاانێ خودی خانمەکە خۆی پێی ئاسایی بێ بچێت لە تەنیشتی شۆفێری تەکسیەکەەوە دانیشێ بەڵام کولتوری کۆمەلگاکە بە گونجاوی نابینێ خانمێک لە تەنیشتی شۆفێری تەکسیەکە دابنیشێ کە هیچ یەکتری نەبن ینی با بڵێن خزمی نزیکی یەکتری نەبن با پلەیەک بە تایبەتی با بڵێ باوکو برا ئەوانە لەبەرەوە خانمەکە ئەگەر خۆشی لە سروشتی خۆی لە کولتوری خێزانەکەی خۆیان شتێکی ئاسایی بێ لە پێشەوە دابنیشێ ئەبێ ڕێز لە کولتوری کۆمەلگاکەی بگرێت کە ڕێگە پێنەدراوە خانمێک لە تەنیشتی شۆفێرێکی تەکسیا دابنیشە کە هیچ ناسیاوێک لێنەوەە بچێتە دواوە تەنانەت ئەبێت ڕێز لە با بڵێن بۆ چۆنی شۆفێری تەکسیەکەش بگرێ ئەگەر بۆ تۆش گونجاوە لاانێ بۆ شۆفێری تەکسیەکە گونجاو نەبێت بەڵام ئەمە ئەگۆڕێ لاوانێ ئەگەر سێ چوار کەس بن بەیەکەوە
ناچار بێت کە یەکێک لەوانە بچێتە پێشەوە لە تەنیشتی شۆفێرەکەەوە دابنیشە دیسان لەم حاڵەتە ینی کولتوری کۆمەلگاکە پێی ئاساییە چونکە 4 کەس تەکسیەگەگرن هەمیشە ژوا باوە کە 3 کەس ئەبێت لە پشتی بۆن با بڵێن لە کوشتنی پشتەوە دابنیشن لە بەرەوەیەکێکیان ناچارە بچێتە دوا ئیتر نە کۆمەلگا بە چاوێکی با بڵێن عجیب سیدیان ئەکان نەنیشانەی پرسیار دروست ئەبێت لەسەر کەسەکان ئاساییە 4 کەسن تەکسێکیان کردو ناچارێکێکیان لە پێ بچێت لای شۆفێرەکە دابنیشە ئانیتر لە دوادا زۆر باشە زۆر سپاس دەکەین هیواداری لێرە توانی بێتمان ڕێنمای و هۆشاری بگەێنین لە بینەرانمان و ئەم بابەتانە گرنگی زیاتری پێ بدرێ بۆی دووربین لە هەر کێشەیەک و بتوانین ئەو هۆکارانە بە شێوەیەکی دروست بەکاربێنین زۆر سپاس بۆ خات و شیرین ساڵح توێژەری کۆمەڵایەتی سپاس دەکەین سلام بەڵێ ئەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوەلات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بڵێ ئەزیزان دەچینە بڵگەی پامێرانمان و لە شوێنە جیاوازەکان و پامێرانمان وەردەکرین ئێساش دەچینە لای پامێرمان ڕێناز ئەرسەلان سلااوت لێبێت و ئەم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین ئەتوانی بۆمان بگازیتەوە. بەڵێ کاکرەناز ئەگەر گوێویستی دەنگی ئەمە بیت زانیاریەکانمان لە دەڤەری راپەڕین و ڕانیەوە بۆ بگوازیتەوە کەشوهاوا لەوێ چۆنە ئایا لەگەڵ دەستپێکی وەرزی پاییزە ئەوێش فێنیکیەکی بەخۆ بینیوە و زانیاریەکان لەوێ چین؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێت دەمەوێت زانیاریەکانی سنووری ئیدارە ڕاپەڕینتان پێ ڕابگەێنم سەرتا دەمەوێت لە کەشوهاوا دەست پێ بکەم
دیارە بەرەبەرە کەشوهەوە یانەوە تاپلەکانی گەرما بەرەو نزمبوونەوە دەچێت دیارە بەراورد بە هەفتەی یان 2 هەفتەی ڕابردوو بە نزیکەی لە 121 بۆ 22 پلەکانی گەرما دابەزیوە جەوەکەی فێنک بووە بەڵێ لە زانیاری دووەم دەمەوێت باس لە ئاوی دەربەندی ڕانی بکەم دیارە لە ئێستادا بە شێوازێکی بەرچاو ئاوەکەی دابەزیوە ینی ئاوەکەی کە پێشتر مەترسیەوە بوو کە پردەکە بە ڕوخێنێ لە ئێستادا تەنیا ڕووبارێکی بچووک ماوەتەوە دیارە هۆکارەکانیش زیاتر بۆ دەگەڕێتەوە لا سنووری کۆماری ئیسلامی ئێران ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و دواتریش هەتاوەکو وەرزی نزیک بوونەوەی وەرزی زستان ئاوەکە دەژیرێتەوە دیارە سەدێکی لەسەر دروست کراوە لە سنووری کۆماری ئیسلامی ئێران ئاوەکە دەژیرێتەوە دیارە ئاوا جگەلەوەی کە بۆ کشتتوکاڵ بەکاردێنێت لە سنووری پشدەر بۆمبەستی ئاوی خواردنەوە بەکاری دێنن پرۆژەیەکی ئاوی خواردنەوەی لەسەرکە پرۆژەی خاصی پێدەوترێت بەڵێ جگەلەوەی کە باسم کرد ئەو ئاوە بۆ هینیش بەکاردێهێنرێت بۆ کشتتوکاڵش بەکاردێنرێت کە جوتیارانی سنوورەکە بەکاری دێنێت جگەلەوەش کە سامانی ماسی دەڤەرەکەی دەوڵەمەند کردووە بەڵام لە ئێستادا بەهۆی کەمبوونەوەی ئاوەکەی دیارە مەترسی لەسەر کەمبوونەوەی ماسیش هەیە کە دیارە بەش وەکو ماسی گرانباسی لێو دەکەم بە شێوازێکی بەرچاو ماسی ڕووی لە نزمبوونەوە و کەمکردنەوە کردووە بەڵێ لە زانیاری شتە دەمەوێت باسی ئەو کەم کە هاوڵاتیان بە هەموو شێوێک ئەو بڕیاری وەزارەتی ئەو قاڤڕەت دەکەنەوە دیارە کە باز لەو دەکەن هاوڵاتیان دیارە وەزارەتی ئەو قاف دەیوێت بەمەبەست ڕێگری لە ڕێکخراوە ئیسلامیەکان بکە بۆی چالاکەکانیان ئەنجام بدەن دیارە ڕێکخراوە ئیسلامیەکان ئامانجومەبەستیان ئەوەیە کە کۆمەلگای مسلمانی کورد ڕێگای ڕاست و دروستیان پیشان بدەن بەڵام جگەلەوەش ڕێکخراوەکانی تر ئاسانکاریان بۆ دەکرێت کە دەیانەوێت کۆمەلگای مسلمانی کورد بەلاڕێدا ببن بەڵێ بە هەمان شێوە هەوڵاتیان دەڤای ڕاپەڕین کاردانەوەیان لەسەر یاسایی تونتوژی دژی خێزان کە هێندرایە پەرلەمان بە هەموو شێوازێک ئەو یاسایە ڕەت دەکەنەوە باز لەوە دەکەن ئەو یاسایە دژی کۆمەلگای مسلمانی کووردە دیارە ئەو یاسایە کە جێبەجێ بکرێت یاخود هەوڵ بدرێت جێبەجێ بکرێت دەبێتە هۆی تێکدانی شیرازەی نێو ماڵی کورد جگەلەوەش باز لەوە دەکرێت ئەو یاسایە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت کاردانەوەی لەسەر هاوڵاتیان دەبێت و بە هەموو شێوازێک ڕەتی دەکەنەوە بەڵێ دەمەوێت باسی زانیاری شتر بکەم باسی کرێکارانی گەپارێزکەم لا سنووری دای ڕاپەڕین دیار لە ماوەی ڕابردوو و چەند ساڵێکە ئەم گرفتیان هەیە دواکەوتنی موچەکانیان و پێدانی موچەکانیان دیارە لە ئێستادا کۆمپانیایشی تر دەست بەکار بووەتەوە کە ئەم ئەرکەی گرتووەتە ئەستۆ بەڵام کێشەکانیان چارەسەر نەبووە بە هەمان شێوەی ڕابردوو دیارە کێشەیان هەیە و موچەکانیان دوا دەکەوێت کرکارانی ژینگە پارێز لە بارودۆخی سەختدا ژیان بەسەر دەبن بەهۆی دواکەوتنی موچەکانیان لەگەڵەوەشدا زەخت و فشاری ئەویان لەسەر ناتوان ناڕزایەتی دەرببڕن دیارە باز لەوە دەکرێت ئەگەر بێت و ناڕزایەتی دەرببڕن هاوشێوەی ڕابردوو ڕەنگە سزایان بدەن یاخود دووریان بخەنەوە بەپێی زانیارەکانی ئێمە لە ئێستادا بۆ ماوەی 3 مانگ دەبێت کرکارانی ژینگە پارێز موچەیان وەرنەگرتووە ئەگەر چی کۆمپانیای تازەش دەست بەکار بووەتەوە بەڵام هیچ موچەیشان وەرنەگرتووە تاوەکو ئێستا بەڵێ دەمەوێت باسی خوێندن کەم لە سنووری دای ڕاپەڕین ئەگە دەرفەتە بێت دیار لە سنووری دای ڕاپەڕین خوێندن دەستی پێکردوێتەوە بەڵام بە کۆمەڵێک گیر و گرفت دیارە هاوشێوی بەشێک لە شارۆچکانی تری کوردستان لە دەڤای ڕاپەڕینیش بەدەر نییە لە گرفت دیارە بەشێک لە قوتابخانەکان لە سنووری دای ڕاپەڕین لە کابینەدا دەخوێنن یان خۆت قوتابخانەکانیان کابینەیە ئەمەش گرفتیان بۆ دروست دەکات هەم لە هاوین هەم لە زستاندا بۆ هۆکاریەوەی کە لە هاویندا پلەکانی گەرما بەرز دەبێتەوە و گەرمە هەروەها لە زستانیشدا ساردە و بارانە بۆیە باز لەوە دەکرێت ئەم کابینانە شیاوی ئەوەنی کە خوێندنیان تێدا بخوێندرێت جگەلەوەی باز لەوە دەکرێت کە زۆرێک لە قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوەیە پێویستە نۆژەن بکرێنەوە و دووبارە یاخود قوتابخانەی تازە بۆ بەشێک لە گەڕەکەەکانی سنووری ئیدای ڕاپەڕین دروست بکرێت بەڵێ ئەمە زانیارەکانگوێت لە ناوچەی قەڵاتزێ پێم وا بێ ئەم ساڵ کۆمەڵێک لە تیمە بیانیەکان و زانکۆ جیهانیەکان بەمبەستی هەڵکۆڵینی شوێنەوارناسی لە کۆمەڵێک سایت و شوێنی شوێنەواری
خەریکی کاری لێکۆڵکۆڵینی زانستی شوێنەوارین ئەگەر زانیاریت هەبێ هیچ دۆزینەوەیەکی نوێ یاخود هیچ راپۆرتێکیان بۆ میدیاکان ڕاگەیاندووە یاخود لە کارەکانیان بەردەوام من هێشتا ئەگەر لەسەر ئەو بابەتانە هیچ زانیارێکت لابێ. بەڵێ مامۆستا دیارە چەند ساڵێکە ئەم ساڵیش بە هەمان شێوە تیمی بیانی دێت بۆ دەڤەرەکە و لێکۆڵینەوە دەکەن یاخود بەتایبەت لەو شوێنانەی کە ئاساواری ئەویان هەیە کە وا چاوەڕوان دەکرێت کە بۆ سەردەمانێکی زوو بگەڕێتەوە ئەو شوێنانە دیارە لێکۆڵینەوە دەکرێت لێکۆڵینەکانیش بەردەوامی هەیە لە سنووری ئیدار ڕاپەڕین بەگشتی هەروەها لە پشدەریش دەمێ باز لۆ بکەم لە چەند ساڵی ڕابردوودا چەند تیمێکی بیانی هاتوون بۆ دەڤەرەکە لێکۆڵینەوەیان کردووە بەڵام تاکو ئێستا هیچ زانیاریشیان بۆ میدیاکان نەدرکاندەوە تاکو ئێستا تاکو ئێمە بزانین چیان دۆزیوەتەوە یاخود لێکۆڵینەوەیان لە چیدا کردووە دیارە بەپی زانیارەکانی ئێمە گەلێکی زۆریان دۆزیوەتەوە کە دەکرێت بکرێتە سەرچاوێکی مێژووی هەروەها لە مۆزەخانەکاندا هەڵبژێرێت بەڵام بەداخەوە مۆزەخانیشی وەکو پێویست لە سنووریدا ڕاپەڕیندا نییە کە ئەو شتانی لێ هەڵبژێرێت بەداخەوە زۆرێک لە سەرچاوەکان باز لەوە دەکەن لەگەڵەوەی کە ئەو شتانی تێدا دەدۆزرێتەوە تیمەکان لەگەڵ خۆیان دەیبن بە بیانوی ئەوەی کە لێکۆڵینەوە دەکرێت بزانم بۆ سەردەمەی دەگەڕێتەوە دواتر نایگەڕێنەوە بۆ شوێنەکە دیارە لە وەکو ماوەستا باست کرد ئەو تیمە بە هەمان شێوە تیمە بیانی هاتووە لێکۆڵینەوە دەکرێت لە سنووری پشدەر بۆ ئەو شوێنە بەڵام تاکو ئێستا هیچ شتێکیان بۆ میدیاکان نەدەرکاندەوە تاکو ئێستا بزانین ئەو شوێنە چی لێ یاخود چیان دۆزیوەتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پێمنێرمان ڕێناتەر سەلام لە ڕانیوە لەگەڵمانە بوو سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانی ڕۆژ. ئەزیزان ئێستاش ڤیدیۆکی ترمان هەیە سەبارەت بە پیشەیەک کە یەکێکە لە پیشە کۆنەکان و هەرەباوەکان ئەویش پیشەی زەڕەنگەڕیە لە سلێمانی هاوکارانمان ڤیدیۆکیان دەربارەی ئەو پیشەیە بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. بەنای خی گەورە میهرەبان من لە ساڵی 1970 بۆ 1972 خەریکم پیشەیەم تابان لە پێش ئەو کات ئێمە شاگردبووین لای خاڵەکانمان ئەو کات کە شاگردبووین لای خاڵەکانمان سنعاتمان دروست کردووە وەستا محەممەد مەشهورە بە حەمەی شاست لای خاڵە نەوزادم لای خاڵە کەریمم خاڵیشمان لە خاڵیانەوە ئەم پیشەی بۆ ماوەتەوە نای محەممەد جەزایە جەزای عەبەڵاڵ مەشهورە خاڵە جەزاشمان لە جووەکانەوە ئەم پیشەی وەرگرتووە پیشەی سنعاتەکەی لە 1970 بۆ 1972 کە من بووم بە شاگرد خەریکم پیشەیە بووم ئەو کات سنعاتمان دروستە کرد گۆبۆرۆک بوو حەیر و مێخەک بوو شاگرد بووین وردە وردە بووین بە خەلفە لە خەلفەیەکە وردە وردە دوکانی خۆمانماندانا هەتا ساڵی 99 بۆ 2000 من سنعاتم دروست کردووە مستیلی نەجەفی ناو گۆبۆرۆک پشتوێن دیتر ئەوەی کە ناوی سنعاتی کوردەواری بێ لاگیرە بۆ هەشتێ بە دروستمان کردووە لە دوای 99 بۆ 2000 من دەستم کردەوە بە کڕین و فرۆشتن دوکانم داناوە هەتاکو ئێستا بەردەوام ئاڵتونەکان کە بۆمان دێت بابەتەکان زۆرن لە دووبەیەوە بۆمان دێت لە تورکیاوە بۆمان دێت لە ئێرانەوە دێت هێنی ناوخۆمان هەیە لە هەولێر مەعمەلمان هەیە لە سلێمانی مەعمەلمان هەیە هەمە جۆر بە دڵنیاییەوە ساڵانە مۆدیل هەموو شتێ مۆدیلی ئەگۆڕێت هەر لە سیارەوە تاگاتە جلوبەرەک ئاڵتونیش بە هەمان شێوەیە کڕین و فرۆشتن بەرز و نزمی بۆ ئەمڕۆ کڕین و فرۆشتن باشە ئەگەر تۆزێ موچەکە باشتر بکرێت لەبەرەی کە زێر نرخێکی زۆر بەرچاو دابەزیوە ئیمڕۆ زۆر دابەزیوە وەک جاران نییە بۆ نمونە ئەو ڕۆژەی کە رووسیا لە ئۆکرانیدا نرخی یەک مسقال ئاڵتون گەیشتە ئایرە 21 425,000 دیناری تێپەڕان ئێستا باغدەست چۆن ناگاتە 390,000 یعنی زۆر دابەزیوە ئێستا بانکی فیدرالی ئەمریکا ڕێژەی سود زیاد دەکات ئەوە یەکێکە لە هۆکارەکان دووەم منظەمەی سەحەی عالەمی ئەڵێ ئێمە ڕای ئەگەین بە ڕسمی کە کۆرۆنا نەما کۆتایی پێ هاتووە سێهەم شەڕی ئۆکرانیا و رووسیا وردە وردەیتر بەرەو ئەهۆن بوونەوە ئاڵتونی خلیجی لە هەموو ئاڵتونەکان بە بۆ چۆنی من باشترە ئەوی کە منیشی تیاکەم تورکیش ئەو شەریکاتانی مەعتەبەر بن هەر چاکن چکی ئەوانەی تورکیاش ئەکرێ بڵێن خلیجن هەر
هەر ئەو شەریکاتن کە لە دوبەی بوون بۆی کە حاکمی دوبەی وتی من باجە خەمە سەر شەریکاتی ئاڵتون ئەوان هەستان شەریکاتەکانیان گواسەوە بۆ تورکیا بەبێ ڕسومات لەوێ ئیشەکەن هەر تقریبا نەبێ بڵین خلیجی ئەوانیش بەڵام خلیجی لە هەمویان چاکترە تورکی معتەبەر لە هەمووی چاکترە ئەم ئاڵتونانە باشن ئێرانیش چاکە خراپ نیە ئێرانیش بەڵام ئەوەندەی کە خەڵک شتەکڕێ زەوقی خۆیەتی کابرا دێت مستیرێک دووسێ دەنگ نقێمی تایە بۆ جوانکاریە شتێکی وا زۆر نییە چکی ئەوەی کە شتی ورد بێت و کەم بێت شەریکە حسابی کردبێ لە سەری ئەمە حسابێکن لەسەر مشتری ئەوشی کە تەرچی کردبێ ئەمە تەرچەکەین لەسەر مشتری ئاڵتون ئەسڵ و ئادی نیە ئاڵتون کەوتت ئایاری هەژدێ ئایارە هەژدەکە واتای 750 لە هەموو ئەنهای عالەما 750 هەر ئاینشتە وتت 21 ئەسڵ و ئادینی 875 هەر 21 کە تەمغەی لەسەر بوو شەریکە معتەبەر بوو تاو بەڵام ئێستا شتی خۆماڵی کوشتوینی شتی خۆماڵیمان هەیە لەناو خۆ دروست کراوە مەسەلەن سنعاتکارێکە دروستی کرد لەگەڵ ڕێز مابووی لە جیاتی ئارە 21 ببڕێ ئاری 90 ئەبرێت ئەمە کێشەی بۆ ئێمە دروست کرد و بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەی حەقە ئاسایشی ئابووری لە کوردستان لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران بێن بەدەنگ ئەمەوە زاخاوی جارانمان ئێمە گۆبەرۆکمان دروستە کرد پشت و پێشمان دروستە کرد گۆبەرۆک یاخود لاگیرە یاخود دگمۆدۆڵاب یاخود حیلمێخەک ئەو کاتە زاخاو نەوشاتر و شۆرەمان هەبوو تێکەڵاومانە کرد وەکو خێڵی من دۆزی وابوو خۆمان زاخاومانە کرد بە دەست پڵچەمانە کرد بەڵام ئێسانەوە ئەشکال ئەجێ دروست بوو ئێستا زاخاوەکانمان لە هەندێک لە لای زاخاوچیەکانمان منافسی زاخاوی دووبەی و منافسی زاخاوی تورکیاکە ناڵم هەمیان بەڵام هەندێکیان ڕێنمایی من بۆ هاوسەران ئەوە یەکەم لێبوردە بن لەم ڕۆژەیە کە بەرامبەر بە یەکتری مەسەلا من زۆر خەڵک دێتە ئێرە الحەمدلله جاری وایە پێداگریە کرێت لەسەرەوەی کە ئەوەندە مسقال زیاتر بیان ئەوەندە کەمتر بێت گونجاندنی کچوکڕە بەلای منەوە نەسیحەتێکی بۆ گەنجانی ئەمڕۆ لە هەموو شتێ زیاترە ئاڵتون چی قیمەتیشیە کە من نەگونجێم لەگەڵ خێزانەکە جا تەسامح یعنی ئاسانکاری لە هەردوو لاوە هەم لە لای کچەکەەوە هەم لە لای کوڕەکەەوە نە کوڕەکە وەزعی باش بێت و دەستیتون بکات نە کچەکەش بزانێت کوڕەکە وەزعی تۆزێ خراپ و دەستیتون کات کار ئاسانی بکەن بۆ دوولاو ئێمەش پیرۆز بەیان دێک مۆری لەسەر هەست ئاڵتونێکتان کڕی مۆری لەسەر نەبوو مەیکڕن دای منیش وەستی دوکان فڕێمەدەن ئەوە من نەسیحەتێکی گەنجانەکەم یان هەست کڕیارێکە قەت وەسڵ فڕێمەدەن ئەبێ ئەو زەڕەنگەرە نسخەی 2 میلیارد مێنێتەوە وەسڵەکە فڕێمەدا بۆ وەزنەکەی بۆ ئایارەکەی شتێک بێ من بەپسم بێ ئەو پاری پێداوە بەڵایزان ئەچینە سۆران لەوێ هاوکارمان ئازاد ئۆماراوایی وەرەگرین زانیارەکانی ڕۆژمان بۆ ئەگوازێتەوە کاگازات سلااوت لێبێ و لە دەڤەری سۆران چی دەگوزارێت بەڵام دیارە بۆ ماوەی 5 ڕۆژی لە سەریەکە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران تۆپبارانی ناوچە سنووریەکانی دەڤەری سۆران بە تایبەتی ناوچە سنووریەکانی بڵین برادۆست و هەروەها ناوچەی چەند ناوچەیەکیش لە باڵەکایەتی تۆپبارانەکە ئەمڕۆ ئەو 5 ڕۆژی لە سەریەکە تۆپبارانەکە بەردەوامە لە بەرەبەیانی ئەمڕۆژ تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران چەند ناوچەیەکیان لە دەڤەری بەربزین لە دەڤەری برادۆست تۆپباران کردووە ئەم تۆپبارانانە زەرەر و زیانی زۆری بەرهاوڵاتیانی گوندنشینی ناوچەکە گەیاندووە هەریەکە لە ناوچەکانی بەربزین گۆڕاسایە گوندی کەچینە گوندی بنپەرێز و هەروەها کوێستانی هۆڕنێ لە دەڤەری برادۆست تۆپباران کراون ئەم ناوچانەوە بۆ 5 ڕۆژی بەردەوامە لە سەریەکەوە ئەم ناوچانە تۆپبارانەکرێن زەرەر و زیانی زۆر بەرجۆکیاران کەوتووە چونکە و ناوچانەی کە تۆپبارانەکرێن کوێستانین هاوڵاتیان ڕەجوباغیان لەم ناوچەیە کشتتوکاڵیان کردووە دیارە ئەم تۆپبارانە کە بە شێوەیەکی هەڕەمی وای کردووە زۆر بەچڕیش زۆر ناوچەکانە گرێتەوە زەرەر و زیانی زۆری بەرهاوڵاتیان گەیاندووە هەروەها کۆچەریەکان کە لەو ناوچانن وای کردووە کە ئەو ناوچانە جێبهێڵن کە مەترسی بۆ سەرژیانیان دروست بووە چەند سەر ئاژەڵێکی هاوڵاتیان لەم ناوچەیە لە ڕۆژانی ڕابردوو کەوتونەتە بەر تۆپباران نزیک 30 کەواهی یەکێک لە شوانەکانە بۆی تۆپبارانەکان کوژراون و هەروەها بە پێی و زانیاریانی دەسێمە کەوتووە لە دەڤەری برادۆست قوتابیەکیش بەهۆی تۆپبارانەکان لە گوندەکان بڵێن بریندار بووە بەڵام برینەکەی دیارە سووکە
هەروەها هەر بەهۆی تۆپباران 5 ڕۆژە قوتابخانەی بنڕەشین لە دەڤەری برادۆست قوتابخانەکە بەهۆی مەترسی تۆپبارانەکان داخراوەوە هاوڵاتیانی ئەو گوندانەی کەوا نزیکن لە تۆپباران ماڵەکانی خۆیان سۆڵ کردووە چونکە بەشێک لە تۆپەکان کە ئەم ناوچانە تۆپبارانەکەن بە بیانووی بوونی پێشمەرگەکانی حیزبی دموکرات لەم ناوچەیە بەشێک لە تۆپەکان ئەکەونە نێو گوندەکان و گوندنشینان تووشی ترسود لە ڕاوچێ و مەترسیەکی زۆریان لەسەر ژیانیان هەیە هەروەها لە دەبەری باڵەکایەتیش دیارە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران لەم 5 ڕۆژەدا بناری هەڵگۆرد بە هەروەها چیخی دەرەوە هەروەها پاشقەڵاتان و گوندی مێرگەیان بڵێ تۆپباران کردووە لەم ناوچانە بە گشتی تۆپبارانەکان زیانیان بەر ژینگە و ڕەز و باغ و کەرتی کوشت و کاڵی لە ناوچەکە گەیاندووە هەروەها شەوی ڕابردووش دیارە ڕوبەڕووبوونەوەیەکی سەخت لە نێوان تورکیا و هەروەها پارتێکتێکارانی کوردستان لە گوندی زرارە لە دەڤەری برادۆست دروست بووە شەوی ڕابردوو بڵین شەڕەکە لە نێوان پەکەکە و تورکیا سەخت بووە لەم ناوچەیە مەشوایکەوەکەوە ئاگر لە پوش و پاوانی ناوچەکە بکەوێتەوە بەڵێ مەزانیاریەکانی دەڤەری سۆران بوون بۆ ئەو دەرفەتە ئەزیزان بەم شێوازە سەرجەم ڕگە بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیواداری میوانێکی ڕۆحسووکی شاشەکانتان ببین بەخوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ